أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واتل عليهم نبأ إبراهيم إذ قال لأبيه وقومه ما تعبدون قالوا نعبد أصناما فنظل لها عاكفين قال هل يسمعونكم إذ تدعون أو ينفعونكم أو يضرون قالوا بل وجدنا آباءنا كذلك يفعلون قال أفرأيتم ما كنتم تعبدون أنتم وآباؤكم الأقدمون فإنهم عدو لي إلا رب العالمين الذي خلقني فهو يهدين والذي هو يطعمني ويسقيني وإذا مرضت فهو يشفين والذي هو يطعمني ويسقيني وإذا مرضت فهو يشفين والذي يميتني ثم يحيين والذي أطمع أن يغفر لي خطيئتي يوم الدين رب هب لي حكما وألحقني بالصالحين واجعل لي لسان صدق في الآخرين واجعلني من ورثة جنة النعيم واغفر لأبي إنه كان من الضالين ولا تخزني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. صدق الله العظيم. أحمد الله في ابتداء الكلام وأصلي على شفيع الأنام أسأل الله عفوه بالدوام وكذا عفوه وحسن الختام. ودعوا يا كرام شهر الصيام ودعوا يا كرام شهر رمضان الوداع يا شهر الصيام ليلة القدر فضلها لا يعاد ودعوا الشهر بالدعاء والقيام
ودعوا يا كرام شهر الصيام، ودعوا يا كرام شهر رمضان. ليلة القدر خير من 1000 شهر، فاطلبوها فهي آخر شهر، فاطلبوها فهي آخر شهر، واغنموا فضلها بمطلع الفجر، فهي ربح ومغنم للأنام. ودعوا يا كرام شهر الصيام. أين من صام فرضه ثم صلى؟ أين من صام فرضه ثم صلى؟ أين من كان ليله يتملى؟ أين من كان قبلنا يا خلا يعبد الله في دياج الظلام؟ ودعوا يا كرام شهر الصيام، ودعوا رمضان. فاعف عنا ذنوبنا يا جليل، وامح عنا شر الذنوب العظام. ودعوا يا كرام شهر الصيام، شهر رمضان. أيها الغافل المفرط فيه، تب إلى الله عاجلا وارتضيه، قبل تدنو لك المنية فيه، واسكب الدمع مثل فيض الغمام. ها قد رحل عنا شهر رمضان، شهر الصيام. قف على الباب خاضعا في الدياجي، واطلب الفوز الرضا بالتناجي، بانكسار وذلة واحتياج، فعسى أن تفوز يوم القيام. ودعوا يا كرام شهر الصيام، ودعوا يا كرام شهر رمضان. قد دعوناك سيدي فاجبنا، ورجعناك للذي قد طلبنا. جد علينا برحمة واغثنا، واكفنا كل محنة وسقام. ودعوا يا كرام شهر الصيام، ودعوا يا كرام شهر رمضان. الوداع الوداع يا شهر رمضان، الوداع الوداع. بینرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشەویستان و بەڕێزان، پێتان گەیشتینەوە لە ئەڵقەیەکی نوێی گوڵزاری ڕەمەزان کە چەند ڕۆژێکمان ماوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و مانگە خۆشەویستەکەی خوا، ئەو مانگەی کە هەمیشە دڵەکان دەروونەکان نزیک ئەخاتەوە لە خوای پەروەردگار. هەموو مرۆڤێک لەسەر زەوی تاوانبارە، کەم یان زۆر، بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەرگاکانی دۆزەخ دائەخرێن، دەرگاکانی بەهەشت واڵا ئەکرێن. ئێمە ئازاد دەکرێن لە ئاگری دۆزەخ،
و هەموو ئەو خۆشەویست و ئازیزانەی کە لەم مانگە پیرۆزەیە بە ڕۆژوو بوون و تاعەت و عیبادەتیان ئەنجام داوە خوای گەورە لێیان قبوڵ ئەکات چونکە خۆی فەرمیەتی ڕۆژوو بۆ منە و من پاداشتەکەی دەدەمەوە. توخوا بە ئەم چەند ڕۆژەی کەماوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بتوانین ئەم هەلە بقۆزینەوە بۆ خۆمان تەوبەی تێدا ئەنجام بدەین و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و داواکار بین لە خوای پەروەردگار بمانگەێنێتەوە بە ڕەمەزانێکی تر و ڕەمەزانیش بگەێنێتەوە بە ئێمە و بشمانگەێنێ بە شەوانی پیرۆزی قەدر کە لەم شەوانەیە پیرۆزترین شەوی ساڵن کە خێر و چاکەتەیدا بە هەزاران هەزار قاتە و داواکارین لە خوای پەروەردگار لێمان قبوڵ بکات ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، بڕگەی یەکەمی بەرنامە دەست پێ ئەکات کە ئەویش بابەتی ڕۆژە لەگەڵ زۆر بەڕێزان و خۆشەویستان کاگریاز و جەنابی مامۆستا عەبدوڵڵا کە حەزەکەم کاگریاز بابەتی ڕۆژتان بۆ ڕوون بکاتەوە و باز لە چی ئەکەن و مامۆستاش بەخێر ئەهێنین. دووبارەخوای گەورە پاداشتی بەخێرداتەوە. بینەرانی بەڕێز، سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە دیداری ئێوەی زۆر بەڕێز و خۆشەویست گەشتینەوە ئومێدەوارین میوانێکی ڕۆحسووک و بە بەرهەم و بەسوودبین بۆ ماڵەکانتان. هەستکردن بە چاودێری خوای گەورە یا هەستکردن بە چاودێری خوایی تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمانە بێ. پیاوێک بە ئیبراهیمی کوڕی ئەدهەمی گەورەزانای تابعینی وت من دەمەوێ گوناه و تاوان بکەم. ئیبراهیمی کوڕی ئەدهەمیش پێی فەرموو هەر کاتێک هەستت بە مڕاقەبە و چاودێری خوایی نەکرد ئەو کاتە ئازادی بە هەموو شێواز و هەموو جۆرێ گوناهەکانت بکە و هەوڵیش بدە لە ڕزق و ڕۆزی و هەناسە و زەوی خوادا گوناهەکانت ئەنجام مەدە. هەمووشمان لە قۆناغەکانی خوێندندا یان لە دەمی دایک و باوک و باپیر و نەنگمانەوە ئەو چیرۆکەمان بیستووە کە مامۆستایەکی ئاقڵ چەند باڵندەیەک دەداتە دەست هەریەک لە خوێندکارەکانی و پێیان دەڵێ لە شوێنێکدا بۆم سەربڕن کە هیچ زاتێک چاودێر و وەکۆڵێ مراقیب نەبێ بەسەرتانەوە. تەنها یەکێک لە قوتابی ئاقلەکان دێتەوە و دەڵێ مامۆستا هەر شوێن و کونوکە لەبەر و کونج و شوێنێکی تاریک دەڕۆشتم هەستم بە چاودێری و مراقەبەی خوای گەورە دەکرد بەسەرمەوە. خوای گەورە هەمیشە چاودێرە بەسەر بەندەکانیەوە، بەسەر کارە باش و خراپەکانیانەوە. ئێمە زۆر جار لەسەر شەقامە گشتیەکان یان لە شوێنە گشتی و مۆڵەکاندا دەیخوێنینەوە کەوا ئەم شەقامە یا ئەم شوێنە گشتیە یا ئەم بازاڕە لە ژێر چاودێری کامێرای چاودێریدا یان لە ژێر چاودێری کامێرادایە و بۆ ئەوەی مرۆڤەکان لە هەموو جۆرە تاوان و خراپەیە بگێڕێتەوە و ئەو مرۆڤە هەوڵی دەستپیسی و یان هەر جۆرە دزی و خیانەتێک نەدات. بەڵام زۆر جار ڕێگەکەوێ بەهۆی بڕانی کارەباوە یان بۆ منە شۆردنەوەی ئەم میمۆریە دنیاییەوە ئەم گوناه و تاوانەی ئێمەش بەسەرمانە نەسەپێ و لە مەحکەمە و لە دادگا لە شوێنە گشتیەکانە نەتوانن کەوا ئەو تاوانە بدەنە پاڵێمە. بەڵام ئەوەی لە خەزێنە و لە میمۆری خواییدا ئەمێنێتەوە بە هیچ جۆرێک گۆڕانکاری و سڕینەوەی بەسەردا نایەت و لە ڕۆژی قیامەتە خوای گەورە شەرمەزار و وەکو ئەڵێ خەجاڵەتی بەردەم خۆی و پێغەمبەر بەڕێزەکانیمان نەکات کەوا گوناهەکانمان جارێکی تر بۆ لێ بدرێتەوە. بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخی هەستکردنمان بە چاودێری خوای گەورە و بەرهەمەکانی ئەم چاودێریە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ڕەشید بانخوازی ئیسلامیمان کردو. مامۆستا گیان یاخوا بەخێر بێ و خوای گەورە پاداشتی بەخێردات. خوای گەورە تاعات و عیبادەت لێ قبوڵکە و هەمیشە سەرکەوتوو بیت. مامۆستاکە ئێمە باز لە مراقەبەی خوای یان هەستکردن بە چاودێری خوای یەکەین مەبەستمانە بڵێن چی کاتێک کە بینەر ئێستەگوێی لە ئێمەیە ئەبێ بزانێ ئێمە باز لە چی ئەەکەین و ئەمانەوێت لە چ دەروازە و دەرگایەکە بچینە نێو باسەکەمانەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا وقائدنا محمد صلوات الله وسلامه عليه أجمعين إلى يوم الدين. سواس بۆ بەڕێز سواس بۆ کارەکەم خۆشەویست سواس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست کەوا لەم کەناڵەوە چاودێری و هەروە متابعە و گوێبیستی ئێمە دەکەن. خوای پەروەردگار بۆ خاتی ناو پیرۆزەکان خۆی تاعەت و عیبادەت و خواپەرستی مانگی ڕەمەزان لە هەمووان قبوڵ بکات ئینشاءالله. سەبارە بە مەسەلەی ئەم بابەتە لە ڕاستیدا بابەتی مراقەبە و چاودێریکردن و هەستکردن بە چاودێری خوایی هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار لە ڕاستیدا یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان. بۆیە ئێمە
کاتێکەوە باز لەم بابەتە دەکەن جێی خۆیەتی لە پێناسەی مڕاقەبوو و هەروەها چاودێریەوە دەست پێ بکەین هەروەکو ابن قەیمی جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ دەفەرمێ مڕاقەبە و چاودێری بریتیە لەوەی کەوا بە بەردەوامی ئینسان زانستی هەبێت بزانێت و یەقینی هەبێ بەوەی کەوا خوای پەروەردگار ئاگادارە بەسەر شتە شاراوەکانی ئینساندا و هەروەها بەسەر شتە پەنهانەکان و ئەوانشی کەوا دیارە کە ئینسان ئەنجامی ئەدا یعنی لێرەوە دەبێ بزانێکین کە بەڕاستی خوای پەروەردگار ڕەقیب و چاودێرە بەسەر هەموو کردەوە و هەناسە و هەڵسو و کەوتەکان و هەنگاوەکانی ژیانی ئێمەوە بۆیە مڕاقبەکردنی خوای پەروەردگار و هەروە هەستکردن بەمە بە عەظەمەت و گەورەی خوای پەروەردگار لەسەر مڕاقبە و چاودێری دەتوانین بڵێن لە گەورەترینی عیبادەتەکانن يعني دەتوانین بڵێن بە معنایەکی تر بەداخەوە زۆر جار بووەتە عیبادەتێک و هەروەها پەرستشێکی فرامۆشکراو گرنگترین واجبێکە لەسەر ئینسانی مسلمان تەنانەت خوای پەروەردگار ئاگایی داوینێتی هۆشیاری کە دێنێتەوانێ ئێمە بۆ لەحظەیەکیش لە ڕەقیبی و لە چاودێری خوای پەروەردگار بێ ئاگابین هەروەکو پێمان دەفەرمێت واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه بزانن لەوەی کەوا خوای پەروەردگار هەرچی ئەوەی کەوا لە دڵ و دەرونی ئێوە هەیە لە مێشکی ئێوە هەیە لە بیری ئێوە هەیە ئێوە بیری لێکەن و ئەوەشی کەوا بیرتانێ نەکرێتوانێ بێگومان خوای پەروەردگار پێی دەزانێ وما تكون في شأن تۆ لە هەچ کاتێکا بیت وما تتلو منه من قرآن كاتك قرآن دخواني ولا تعملون من عمل هيش كده ويقنية كإنسان أنجامي أدا بنهانا يوكو أشكرايا إلا كنا عليكم شهودا خواهي پرودگار دفرمي إيما بآقاين ئاگام لێتی کەی ئید تفیضون فيه ئەو کاتەی کەوا ئێوە دەکەونە ناویەوە بۆیە ئێمە پێویستمان بە چاودێریکردنە بۆ ئەوەی کەوا زیاتر هەست بکەین و هەروەها بزانین ئەو کارانی کەوا ئەمانەی ئەنجامی بدەین سەرنجامەکەی چی لە دەبێتەوانێ ئایا جێگەی ڕازیبوونی خوای پەروەردگارە یاوەکو نەخیر جێگەی تووڕەبوونی خوای پەروەردگارە تا ئێستا ئەم هەستە لە دڵ و دەروون و ناخ و ژیان و کردەوە بیرکردنەوەی ئێمە نەچەسپاوە یان بوومنە تەواو ڕێگی دانەبکەوە ئێمە چینە مۆڵێکەوە کە ئەبینین کامێرەیەکی چاودێری هەیە یان بوومنە کەسێک متابەمانەکە لە ژوورێکە لە شوێنێکە هەست بە ترسێگەکەین و لە تاوانەکەمانە گێڕێتەوە لە کاتێکا دڵنیان کە خوای گەورە زۆر بینەرتر و بیسەرتر و چاودێرترە و زۆر باش ئاگای لە کار و کردەوە تەنان هەناسەدان و بیرکردنەوەی ناخی ئێمەژێ بۆچی ئەم هەستێشتا لای ئێمە دروست نەبووە کە ئێمە لە کامێرەیەکی چاودێری ئەترسین یام لە منداڵێک ئەترسین کە تاوانێک ئەنجامە دەین شەرمی لێەکەین بەڵام بۆچی شەرم لە پەروەرێن و ڕزق و ڕۆزی دەر و ئەم خوای بەدەسەڵاتی خۆمان ناکەین ئەمە دەگەڕێتەوانێ بۆ ڕاددەی باوەڕبوونی ئینسانی مسلمان یەقینی ئینسانی مسلمان بەرامبەر بە عەزەمەت و بە گەورەی خوای پەروەردگار یەکێک لە ناوە بەرز و پیرۆزەکانی خوای پەروەردگار الرەقیب بەمعنا خوای پەروەردگار بێئاگانیە و هەروەها خوای پەروەردگار خەوی لێ ناکەوێت خوای پەروەردگار وەنەوز نادا خوای پەروەردگار ئاگای لە هەموو کردەوەکانە بۆیە کاتێکەوە ئەمە جێ خۆیەتی بچینەوانێ بۆ ئەو فەرمودەیی کەوا مەشهورە بە فەرمودەکەی جبریل کاتێک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم دوایەوە کە پرسیاری ئیسلامی لێ دەکات و وەڵامی دەداتەوە دوایەوە کە پرسیاری ئیمانی لێ دەکات و وەڵامی دەداتەوە دوای پرسیاری ئیحسانی لێ دەکات دەڵێ ئیحسان چییە لە وەڵامدا پێی دەفەرمێ ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك تۆ ئەوەیە کەوا خوای پەروەردگار بپەرسی وەک ئەوەی کەوا خوای پەروەردگار بدبینێ دەتبینێ خۆگە تۆ خوای پەروەردگار نەبینی بێگومان خوای پەروەردگار تۆ دەبینێ کەوا بووی ئێمە هەچ کاتێ غیابی باوەڕبوونی ڕاستەقینەمان بەخوای پەروەردگار تێدا دروست بوو هەستمان بەوە نەکرد کە هەلاموو کاتێکە مەعیەتی خوای پەروەردگارمان لەگەڵایە خوای پەروەردگار چاودێریمان دەکات خوای پەروەردگار هەموو شتەکانمان لەسەر ئەژمارەکە لەسەر تۆمارەکە ئەو کاتە ئەم هەستە لە لای تاکێک ضعیف ئەبێ لاواز ئەبێ هەر کاتێک ئیمانبوون بەخوای پەروەردگار بە قووەت و بەهێز بوو هەستی چاودێریکردن لە ئینسانەکانە زیاد دەکات وهروها بقوته به که هستی چاودێری کردن بخوای پەروەردگار بەڕقابەی خوای پەروەردگاری زیادی کرد بێگومان ئەو کاتە ئینسان دەسڵەمێتەوانێ لەو کار و کردەوە و هەنگاو و بیرکردنەوانەی کەوا خوای پەروەردگار پێ ڕازی نییە. بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێ لە قورئانە چەندین دوعایان هەیە ئەڵێن خوایە وەکوڵێ شەرمەزار و ڕوو هەڵماڕابی ڕۆژی قیامەتمان نەکەی یعنی وەکوڵێ سڕ و نهێنیەکانمان دەرنەخەی. شاعرانی کوردیش بۆ منە مەحوی و مەولەوی حتا بۆ منە مەولەوی ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە بەخوای گەورە ئەڵێم خوایە من دۆزەخ و سزا و عەزابم ناوێ هەر ئەم ڕووزەردی و خەجاڵەتی و گوناه کەشفکردنەی خۆمم بەسە کە ڕووزەرد و شەرمەزاری بەردەم قاپی تۆم ئەم مراقەبە و چاودێری خوایە
خوای گەورە هەمیشە ویستێتی مرۆڤەکان بە عیززەتەوە بژین هەمیشە پێی خۆش بۆ عیب و عاری یەکتر بپۆشن و خۆشی هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی عیبی مسلمانێن پۆشێ خوش عیبی ئەپۆشێ ئەم چاودێریکردنەی خوایی لە ڕۆژی قیامەتە بۆ ئەوەیە کە مرۆڤەکان ڕسوا و شەرمەزار بن ئایا هەموو مرۆڤەکانی تر لە ئەنجامی گوناه و تاوانی و هەزنەکردن بە چاودێریکردنی خوای گەورە تاوان و هەڵەی کەسانی تر ئەبیننەوە نەخێ ڕقابەتی خوای پەروەردگار بۆ مرۆڤەکان بۆ ئەوە نییە کەوا شەرمەزاریان بکات و هەروەها خوا نەخواسە نەکسە و شکستیان بێ بەسەردا بەڵکو بۆ ڕاستکردنەوەی باری ئەخلاق و ڕەوشت و عەقیدە و هەڵس و کەوتەکانیانە ئێمە لە بیرمانەچێت تێکڕای پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بە ئیبراهیم پێغەمبەریشەوە کە جەنابت ئاماژەت پێکرد هەستی مراقبەکردنیان بەخوای پەروەردگار لە هەموو کەسێ بە قووەتر و بەهێزتر بووە تێیدا بە تایبەتی پێغەمبەری ئەکرەم صلی الله تعالی علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕقابەی ذاتی ئیلاهی زۆر بەسەریەوە بەڕاستی دەور و ڕۆڵی هەبووە بۆیە کاتێکەوە زۆرترین عیبادەت ئەنجام دەدا زۆرترین خواپەرسی ئەنجام دەدا دایکی ئیمانداران عائیشە ڕەضا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ لێی ئەپرسی ئەی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ئایا تۆ خوای پەروەردگار قد غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر گوناهی لەوە پێشش لەوە دواشت خوای پەروەردگار لێت خۆش بووە بۆچی ئەوەندە خۆت ماندوو دەکەی حتا دەفەرمی ئەوەندەی خۆی ماندوو دەکرد قاچەکانی تەزولی پێدا دەهات بەڵام لە وەڵامدا پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم ئەی عائیشە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئایا من بەندەیەکی سوپاسگوزاری خوای پەروەردگار نەبم کابێتانێ لێرەوە ئێمە دەزانین مەسئلەی مراقبەکردنی خوای پەروەردگار بۆ ئەوەی ئینسان هەم لە دنیادا سەری بەرز بێ هەم لە قیامەتە سەری بەرز بێ پێشەوەی کەوا قیامەت بێ پێشەوەی کەوا لێپرسینەوە بێ پێشەوەی کەوا ئینسان لە قیامەتدا ئەعزاکانی ئەندامەکانی وەروە فریشتەکان ئەرز و ئەو شوێنەی کەوا گوناه و تاوان و سەرپێچی تێدا ئەنجام داوە شاهیدی بدا لەسەری لە ڕاستیە هەستکردنی بە مراقبەی خوای پەروەردگار ئەمڕۆ ببێتە دەرچەیەک دەربازبوونێک ڕزگاربوونێک ببێتە پێشەنگ و مامۆسایەک بۆی کەوا لە دوا ڕۆژە ڕزگاری بکە جنابی مامۆستا لەگەڵ ئەوەی کە خوای گەورە لە کۆمەڵێک شوێن لە قورئانی پیرۆزە باسی کردووە کە خوای گەورە ڕەقیبە بەسەرتانەوە و بینەر و بیسەرتانە و ئاگای لە حرەکات و سەکەنات و هەموو شتێکی ئێمەیە بەتایبەت لە سوورەتی نیسا لە ئاەتی یەکەما کە ئەفەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبا واتە چاودێرە بەسەرتانەوە لە ئەثەرە هاتووە نازانم فەرمودەیە یاخودنا لە خۆمە ناتوانم بڵێم بەڵام ئەڵێ کە ئینسانێک ئەوێت تاوانێک ئەنجام بدا خوای گەورە ئەیبینێەوە ئەژزانێ کە خەریکی چییە کە نیەت ئەهێنێت تاوانێک ئەنجام بدا بۆی نانووسێت تا ئەو کاتەی ئەنجامی ئەدا دوای ئەنجامدانیشی بەماوەیەک هەر بۆی نانووسێت تا ئەو کاتەی کە ئەگەر تەوبەی کرد بۆی لی بسڕێتەوە و ئەگەر نیەتی خێریشی هەبێ یەکسەر بۆی ئەنووسێت و ئەم خێرەی بۆ حساب ئەکا بەبێ ئەوەی ئەنجامیشی بدا فقط نیەتی هەبوو بێ چی ئەم ڕقابەتە ئەم چاودێریە قەت بووەتە ئەوەی کە ئینسان تووشی مەسەلەن حاڵەتێک بکە خۆشی نەزانێت چی ئەکا ینی بەرەو چ عاقارێک ئەچێ ئینسان هەچ کاتێ بەڕاستی هەستی بە چاودێریکردنی خوای پەروەردگار کرد وهروها زاني كخواي پەروەردگار لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض وهروها بيري لو كردواني كبراسي فضل مهرباني خواي پەروەردگار بەرامبەر بە کردەوەکانی ئینسان زۆرە ئینسان کاتێکەوە بیر لە ئەنجامدانی هەچ کردەوەیە دەکاتەوانێ لە پێشە لە ناخ و لە دڵ و دەروونی خۆیدا دەیشێلێت و وهروها دای دەنێت و بەرنامەیە بۆ دادەنێ لە ڕەحم و مێرەبانی خواي پەروەردگار وەکو لە حەدیثە قودسیەکەدا هاتووە ئەگەر هاتو ئینسان بیری لە کارێکی خراپ کردەوانێ و ئەگەر هاتو ئەنجامیدا خوای پەروەردگار یە گوناهی بۆ دەنووسێ بەڵام ئەگەر هاتو ئەنجامی نەدا و لەبەر خاتی خوای پەروەردگار دەستی لەو گوناه و تاوانە هەڵکرد بێگومان لەم کاتەدا هەستی ڕقابی بەرامبەر بە خوای پەروەردگار تێدا دروست ئەبێ کە ئەگەر ئەم گوناه و تاوانە بکات سەرپێچی خوایەکی عەظیم دەکات چونکە ئینسان لە ڕاستیدا نابێت سەیری بچووکی گوناه بکە بەڵکو ئەبێت سەیری گەورەی خالیقەکە و دروستکەرەکە بکە کە ئەم گوناه و تاوانی بەرامبەر دەکات عەکسەکەشی ئەگەر هات و چاکەی ئەنجامدا بیری لە چاکە کردوانێ ئەگەر هاتو ئەنجامیدا خوای پەروەردگار وەکو گوناهەکە نییە بەڵکو یەک بە دە و هەتاوەکو یەک بە 700 زیاتر بۆی ئەنووسێت و هەروەها بۆی ئەژمار دەکات ئەمە لە لوتف و مێرەبانی خوای پەروەردگارە بۆیە هەستکردن بەمە ئینسان بەرەو قۆناغێکی زیاتر و چاکتر و باشتر بێگومان کەواتە ئەم لایەنەی کە جەنابت ئەیفەرمیت و باسی ئەەکەی لایەنی ڕۆحیە چونکە جەڕەسێک نییە یاخود کارەبایەک نییە لێو با لە وەختەیە بڵێ مەسەلەن خوای گەورە چاودێرە بەسەرتەوە فقط دڵ و دەروونە ئینسان والیەکە هەستکا کە خوای گەورە ڕەقیبە بەسەرەوە بەتاکید ئینسان بەشێکی وەکوڵی پەیوەندی بەوە هەیە بەڵام بێگومان ئیمانی بەشێکی پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەیە ئینسانی ئیماندار هەمیشە هەست بە عەظەمەتی گەورەی خوای پەروەردگارەکە ئینسانی ئیماندار لە ڕوانگە قورئانیەکانەوە لە ڕوانگە فەرمودەیەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
بڵێ وەک ئیشارەتی پێ بەڵێ بەتەکید چونکە قورئانی پیرۆز ئاەتێکی زۆر لەبارەی فەرمانکردن لەبارەی هەڵنان بەهەسکردن بەرامبەر بە مراقبە و چاودێری خوای پروردگار بێگومان هاتووە ئەوەتانە خوای پروردگار فەرمێکی ئەلم تەڕە أن الله يعلم ما في السماوات وما في الأرض ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم يعني أجل سيك سكوب نواني وبياني وتشبيك وبرنامج كان هي شوارمين يعني كي ذاتي الله پێنجەمین یان کێگرات و چوار بوون بێگومان ذاتی ئەڵڵایە خوای پروردگار بە هەموو شتەکان ئاگادارە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندەها فەرمودەدا ئامۆژگاریمان دەکا بۆ ئەوەی کەوا ئێمە هەم ئەستەمان نەمیشە لەلا دروست بێ لەو فەرمودەی کەوا معاذی کوڕی جەبەل دەیگەڕێتەوانێ اتقی الله حیثما كنت لە هەر شوێنێک بووی یعنی تۆ کاتێ دەوڵەمەنی فەقیری دەسەڵاتداری بێدەسەڵاتی گەنجی پیری کەسی لەگەڵایە کەسی لەگەڵا نییە کامێرە و چاودێری ڕقابەت لە دەرەوە کامێرە بەسەر تۆ یاوەکو بەسەر تۆ نییە ئەخر فەرقی ئینسانی مسلمان و نامسلمان ئینسانی پابند بوو ئینسانی ناپابند بوو ئەوەتانێ ئەگەر کەسێک هەست بە مراقبەی خوای پروردگار نەکا کۆمەڵی خەڵکیش بەسەریەوە وەستا بێتن ئیعازی بنێ چاودێری بکەن ئیرشادی بکەن بۆ ئەوەی کەوا ئیشەکەی باش بکە سەرنجام ئیشەکەی بێتەواتی باش ناکات جا لەبەرەوە ئینسانی مسلمان دەبێت بزانێ قورئانی پیرۆز فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم داوای لێمان هەیە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عبدالله کوڕی عباس فێر دەکات لەسەر ئەم یا غولام إني أعلمك كلمات من کۆمەڵە وشەیەکت فێر دەکەم احفظ الله يحفظ تۆ خوای پروردگار بپارێزە خوای پروردگار تۆ دەپارێزێ ئەمە دروستکردنی هەستی مراقبەیە لە لای ئینسان لە هەموو کات و ساتێک لە کۆتاییشدا ئەفەرمێ وإذا سألت فاسأل الله وإذا استعنت فاستعن بالله بالتأكيد همو كوي فرمودك هتاو كوتاي كبيغمبري خاص صلى الله عليه وسلم اموشغاري ام گنجي بيدك يا غلام بوشي وي بيغمبري خاص باسي دك ديبيت للايك شوا بيوندي ام خوي پرودگار بقوته بهز بك بي بلكتو هشك دبي لداواكاني دنيات لكاروباري دنيات ببي خوي پرودگار ناتواني راي بپريني بۆیە باشترین شت ئەوەتانێ کە داوات هەبوو لەخوا داوا بکە کە داوای کۆمەکیت هەبوو لەخوای پروردگار کۆمەکی باسمان لە گەنجێتی عەبدوڵای کوڕی عەباس کرد ئێمە چۆن گەنج و نەوەکانمان چۆن دۆست و نزیکەکانمان پەروەردەکەین بە هەستکردنیان بە چاودێری خوای گەورە پێغەمبەر ئەکرەم صلی الله تعالی عليه وسلم یەکێ لە صیفەتە جوان و بەرز و پیرۆزەکانی ئەوە بووەکەوە هەمیشە ویستوێتی ئوممەتەکەی بەگشتی پیاوان ئافرەتان منداڵەکان گەنجەکان فێری باشترین هەڵسوکەوت و فێری باشترین پەیوەندیان کار لە بینی خۆیان و خوای پروردگار بۆی ئاینی پیرۆزی ئیسلام کاک ڕیان زۆر گرنگی داوە بە پەروەردەکردنی منداڵەکانمان هەر لە سەرەتاوە هەتاوکو کۆتایی هەتاوکو خۆناغی گەنجێتی هەتاوکو دواتر دەڕوە ئەمە لە ناو هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە نمونەی عەبدوڵای کوڕی عەباس و لە نمونەی عەبدوڵای کوڕی مەسعود و لە نمونەی عەبدوڵای کوڕی عومەر و لە نمونەی عەبادیلەکانی تری نێو هاوڵانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ڕەنگی دابووە تەنان لە ناو تابعین و تابعی تابعینە ڕەنگی دابووانێ بۆیە بۆ ڕۆژگاری ئێمەش بۆ ئەم سات و وەحتەی ئێمەش کە گوناه و تاوان و سەرپێچەکان بەرامبەر بە خوای پەروەردگار لە هەموو لایەکەوە ڕووی کردوێتە وڵاتمان ڕووی کردوێتە ماڵمان ڕووی کردوێتە جەستە و هەروەها نێو خانەوادەکانمان تەنها گوناه و تاوان بەبێ دانن لە دەرگا بەبێ شەرم دێتە ژوورەوانێ دێتە نێو ماڵەکانمان ئێمە پێویستمان بەوەیە کە بەڕاستی پەروەردەیەکی جوان و ڕێکوپێکی منداڵەکانمان بکەین وەک ئەو پەروەردە جوانی کەوا ئەوانی لەسەر بوون نمونەیەک سەهلی کوڕی عەبدوڵای تەستوری یەکێکە لە پیاوچاکان دەفەرمێت من لە تەمەنی 3 ساڵیەوە لە ماڵ خاڵێکما بووم خاڵەکەم پێی وتم ئەی سەهل تۆ ئەم سێ وشەیە بڵێ کاتێک کە تویتە ناو جێگەکەت یەکەم بڵێ الله معی خوای پروردگار لەم لەگەڵدایە الله ناظر إلي خوای پروردگار سیرم دەکات الله شاهدی خوای پروردگار بێگومان دەمبینێت ئەفەرمێ بەردەوام ئەمە هەتاوەکو لە گەورەبوونیشە ئەمەم پێوە دیار بوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرادا ئەم گەنجە فێرەکە کەوا بوو ئێمە لە فەرمودەکەی عەبدوڵای ئەڵبەتە بۆیە ئێمە لێرادا پێویستمان بەوەیە نەوەکانمان پەروەردە بکەین باسی ڕقابەت و گەورەی خوای پەروەردگاریان بۆ بکەین باسی جۆری گوناه و تاوانەکانیان بۆ بکەین عیبادەت و خواپەرستیەکان و گوێڕایەڵەکانی خوای پەروەردگار و بەدەمەوە چوون بۆ جێبەجێی فەرمانەکانی پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم لەلا شیرین کەین وەروە قسە و چیرۆک و بەسەرهات و نمونەی جوانی واقعیان بۆ بێنینەوانێ ئاخر قسەم لەسەر ئەوە کاک ڕیاض ئەگەر کاتم بدەیتێ دەڵێ عەبدوڵمەلیکی کوڕی مەروان ئەگەڕێتەوانێ ئەڵێ جارێکیان ئێمە باوکم بۆ ئەوەی کەوا فێری خواناسی زیاترمان کە بە ڕێگەیەکدا دەڕۆشتین دەڵێ درەختێکمان بینی باوکم وتی پێمان هەتا دەگەینە لای ئەو درەختە ئەوەندە سوبحان الله بکەن
ئەڵێ کاتێکیش کە نزیک بووینەوانێ درەختەکەمان بینی ئەوە درەختەکەیە فەرمی هەتا دەست بە درەختەکەەوە دەگرن ئەوەندە الله ئەکبەر بکەن. بۆیە ئەمە مەیدانی عەمەلیە بۆ ئەوەی کەوا نەوەیەکی نوێ جیلێکی نوێ وا لەنەوەکانمان دروست بێ هەز بە ڕقابەی خوای پەروەردگار بکەن، چونکە ئەمڕۆ بۆشاییەکی گەورە هەیە بە تایبەتی لەسەر ژیانی منداڵەکانمان و هەروها لەسەر ژیانی گەنجەکانمان. وەڵێ مامۆستا جاران ئەو منداڵانی کە لە کۆڵانە بوومە شەڕێکیانە کریان بوومە شتی دراوسەیەکیانە بریان گوناهێکی لە گوناهەکانیانە کرد، ئەمە تا ڕادەیە شتێکی ئاشکرا و بەرچاو بوو. بەڵام لە ئێستاە منداڵ لە ناو جێگەکەیدایە سیرەکەی ئینتەرنێت و ئایپاد و مۆبایل و فەیسبوک و کۆمپیوتەر هەمووی لە ژیانیا هەیە. ئەم کایانەی ژیانیش بمانەوێ بەباری باشە و خراپەیە کاریگەریان لەسەر مناڵەیە، ئەمە توانین بۆ لایەنی باشە بۆ لایەنی خراپە. چۆن ئەم هەستە دووبارە لە نێو مۆبایل و فەیسبوک و کۆمپیوتەری منداڵەکانمانە دروستکەین کە وا بزانین ئەگەر چی دەرگامان داخستەوە دایک و باوک ئاگای لێمان نییە و هیچ گوێیان لە هیچ شتێک نییە، بەڵام زاتێکگەیە کە تەنانەت ئاگای لە ختورە و وەکوڵێ نیازی دڵەکانیشمان هەیە. وەڵی ئەمە ئەرکی هۆشیارکردنەوەی منداڵەکان بە دەرەجەی یەکەم بێگومان معلومی بەڕێستانە کە دەکەوێتەوە سەر شانی دایک و باوک. دایک و باوک قوتابخانەی یەکەمی منداڵەکانن، مڕەبی و واروها سەرپەرشتیاری منداڵەکانیانن. دایک و باوک لێپرسراون بەرامبەر بە پەروەردەکردنی منداڵەکانیان لە فێرکردنی عەقیدەوە، لە فێرکردنی ئەخلاق و ڕەوشتەوە، لە ئاشناکردنیان بە گوناه و بە تاوانەکان. ئەو گوناه و تاوانانی کەوا ئەمڕۆکو لە سەرەتای بەرنامەکەشدا ئاماژەمان پێکرد لە ڕێگەی ئەنتەرنێتەوە، لە ڕێگەی فەیسبوکەوە، بەبێ ئەوەی کەوا زۆر جار دایک و باوک پێی بزانن ئەگەر بێت و بەرنامەیەکی تۆکمە و دڵسۆزانە نەبێت و باوکو دایک هەمیشە خۆیان سەرقاڵکەن بە کار و کەسابەت و ژیانە و پەیداکردنی پارە و سەرۆت و سامان، هەر ئەمە لە بیریان بیانە بێت، لە خولیان نابێ و لە مێشکیان نابێت. بەڵام لەو لاوە جانیبی پەروەردەیی و جانیبی تەربەیی و ئاشناکردنیان بە ڕێگا هاڵاکان فرامۆش بکەن، لە ڕاستیدا پێش هەموو کەسێک دایک و باوک زەرەری تێدا دەکەن. بۆیە دایک و باوک دەبێت بە هەستی مەسئولیت و لێپرسراوێتیەوە بەڕاستی بڕوانە مستەقبل و داهاتوی منداڵەکانیان. ئەگەر هات و منداڵەکە لە سەرەتاوە بوو دەبێ وردە ئاشنای بکە کە ئەم ئەجهیزەیی کەوا هاتووە، بەڵێ کۆمەڵی لایەنی باشی هەیە کە ئێمە ئیسفادەی لێ دەکەین، بەڵام لایەنە خراپەکانیشی زۆر. بۆیە وردە لەگەڵ خۆناغی گەنجێتیدا ئەبێ ئێمە بزانێکین پێی بڵین هەچ کاتێ بە تەنهابی ڕاستە من لەگەڵانیم، ڕاستە دایکن لەگەڵانیە، ڕاستە کاک و لەوانەیەک مامۆستا و کەسێکە لەگەڵانە بێت، بەڵام بزانە هەروەکو ئەو نمونەی کە جەناب لە سەرەتاوە هێناتەوانێ ئەوەی کە هەمیشە و دایم و درهەم لەگەڵ تایە و لێو بێ ئاگا نابێ ئەدبینێ ئاگای لە کردەوەکانتە دەدبیسێ کردەوەکانە دەبیسێ بدیتێ لە ذاتی خوای پەروەردگار. زۆر باش مامۆستایان تێدا دروست بە گەشتێ بە ڕۆحمان بکەین و بچین بۆ حوجرە و فێرگە پڕ لە حیکمەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بزانین ئەم هەستی مراقەبە و چاودێریە یام نمونەی ئەم هەستکردن بە چاودێری خوایە لە ژیانی بەڕێزیان و ئەبوو بەکر و عومەر و گەورە پیاوانی ئەم ئومەتەدا چۆن بووە، چۆن ئەمان هێندە بە شەرم و بە حەیاوە لە خوای خۆیانیان ڕوانیوە مسقالە زەڕەیەک بۆ نمونە تەنان خاتو عایشە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قورئانێکی زیندوو بوو، یعنی ئەخلاقی هەمووی قورئانی بووە، شتێکی تیانە کە پێچەوانەی قورئان بێ. ئەم کاریگەریەش کە شۆڕە بێتەوە بۆ هاوڵە بەڕێزەکانی یەکێکی وەکو مەحویە فەرمێ بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە مونعەکیز بوو بوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەمە پێغەمبەرستانە. ئەم کاریگەریە چۆن لە ژیانی ئەوانە ڕەنگی داوەتەوە چەند نمونەیەکمان گەر پێشکەش بکەی کۆمەڵێ نمونەی ڕۆحی بۆیە ئێمە هەم سوودی لێ بینی و لە ژیانی خۆشمانە بتوانین ڕەنگیان پێ بدەینەوە. بەتاکید پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم سەرمەشق و سەرقافڵە و هەروەها مامۆستا و ڕەهبەر و پێشەوای مرۆڤە، پێشەوای مرۆڤایەتێ بەگشتی، پێشەوای ئومەتی ئیسلامیە. ولكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشترین قودوە و مامۆسایە بۆ ئێمە کە سەرنجی ژیانی پڕبەرەکەتی پێغەمبەری خوا دەدەین صلی الله علیه و سلم. هەروەکو جەنابت فەرموود کە عایشە فەرمی كان خلقه القرآن، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەخلاق و ڕەوشتی قورئانیان نەبووە. ئەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم هەروەکو چۆن لە وەڵامەکەی جبریلە خۆی بۆ خۆی ئەمەمان پێ دەفەرمێ بێگومان لە خۆشیان جێبەجێ کردووە ئەن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. کەوا بوو خودی هەموو کار و کردەوەکان عیبادەت و خواپەرستیەکان هەنگاوەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه و سلم هەستی بە ڕقابەی ڕەبانی کردووە، هەستی بە ڕقابەی ذاتی کردووە، هەستی بە چاودێرێکی ئیلاهی کردووە کە ئەمەش وای لێ کردووە هەروەکو لەو فەرمودەیە عەرزم کردن کەوا بکە ئەم پێغەمبەرە صلی الله علیه و سلم سەرڕای ئەوەی کەوا خوای پەروەردگار لە گوناه و لە تاوانی لەوە پێش و لەوە پاشیشی خۆشە بێ، بەڵام ئەم پێغەمبەرە بەردەوام
لە کۆشش و لە هەوڵدان و لە ئەنجامدانی زۆرترین عیبادەتدا دەخولێتەوانێ پاشان لێەوە بین بۆ قوتابیەکانی بین بۆ شاگردەکانی بین بۆ ئەو کەسانی کەوا لەم قوتابخانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم پەروەردە بوون هەم لە خەلیفەکانەوە هەتاوەکو دواتر دێ ئێمە کاتێکەوە نمونەی ئەبوو بەکر خەلیفەی یەکەمی مسلمانان بە نمونە وەردەگرین ئەم خەلیفەیە کاتێکەوە دەبێتە خەلیفە و گەورە و هەروەها سەرپەرشتی کاروباری مسلمانان دەگرێتە بەر ئیتر دەبینی خەو لە چاوەکانی دەزڕێت دەبینی لە مەدینە دانانیشێ حتا کاتێکەوە بەیعەتی پێدەدەن ئەبوو بەکر کاتێکەوە بەیعەتی پێدەدەن لە مەدینە دوای ئەوە بیر لەوە ئەکات و سەردانێکی مەککە دەکات کاتێککە دەچێت بۆ مەکە دوای ئەوەی کەوا تەوافی کەعبەت الله دەکات لە نزیکی دارالنەدوەوە دادەنیشێ دوایی دەڵێ بانگ بکەن زان کەس هەیە سکاڵایەکی هەبێ ستەمێکی لێکرابێ هیچ کەسێک نایێت بۆ لای ئەبوو بەکر ئەمە چی وای لێ کردووە ئەمە ڕقابەی خوای پەروەردگار وای کردووە لە ئەبوو بەکر کەوا عادیلانە دادپەروەرانە مامەڵە بکات لەگەڵ ڕەعیەت و ژێردەستەکانیدا ئەوەی کە حەق و مافی ئەوانە پێشێری نەکاو لە کات و ساتی خۆیدا بیان داتێ بۆیە لێرادا هیچ کەسێک نییە بڵێ ئەبوو بەکر من حەقێکم لەلایە کاتێکەوە دین بۆ عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ ئەسڵەن ئەو قسە مەشهورە هی عومەر خۆیەتی کە دەفەرمێتی حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبة خوتان كان بيشوي كمحاسبة بكرين وزنوا أعمالكم قبل أن توزن عليكم كدوكاتان ببيون بيشوي كوا كدوكاتان لقيامتها بو ببيوريد أجر عمر خوي خاوني أم مقولة جوان وبرب معنايا بيت چجای ئەوەی کەوا ئایا لە ژیانی پڕبەرەکەتی خۆیدا هەستی بە ڕقابی خوای پەروەردگار نەکردووە بێگومان بڵێ بۆیە کاتێکەوە دەبینێ عەبدوڵای کوڕی عومەر حوشرێکی لەڕ و لاواز دێنێ و دەکاتە ناو هەندێک لە حوشرەکانە بۆ ئەوەی کەوا لەوێ بلەوە ڕێودوایی بفرۆشێتەوانێ منعی لێ دەکا ئەڵێ سبەینێ خەڵکی دەڵێن ئەمە کوڕی خەلیفەی حوشتری ئەوە لەبەر خاتی ئەوەی کەوا پێگەکەی باوکت بەکارنێنی بڕۆ بیفرۆشە لەبەرەوە ئەمە وەکو عومەر واروەها لە مەوسیمەکانە لە کاتی ساڵی کۆبوونەوەی حەج مەراسیمی گەورەی حەجە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ لەگەڵ سەرکردەی هەموو وڵاتەکان و شار و شارۆچکەکانە کۆ دەبووانێ کە کۆ دەبووانێ قسە و باسی کاروباری لەگەڵدا دەکردن زانێکن کێشە و مشکیلەیەک لە کاروباریانە هەیە بۆیە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ ئەوەندە هەستی بە ڕقابەی خوای گەورە بکردووە زۆر جار بەدیار ئاەتێکەوە هەتا وەکو بەیانی وەکو بڵێ گریاوە لە ژیانی ئەم سەروەرە بە ڕێزەی ئێمەدا ئەوەی کە وەکو بنبڕکردنی گەندەڵی داوا ئەکا کە ئاو نەکرێتە نێو شیرەکەەوە دوای لە پەنادیوارێکا دانیشێک گوێ لە بەسەراتی نێوان دایک و خوشکەکە پێم خۆش لە زاری جەنابتەوە بیستین وەڵا جێی خۆیەتی ئاماژە بەم جۆرە نمونانە بدەین چونکە لە ڕاستیدا یەکەمینیان ئێمە کاتێکە باسمان لە ئەبوبەکر لە عومەر کرد ئەوان لە ڕاستیدا لەم مەسئلەدا ئەسپی خۆیان تاودا بوو هەنگاوی خۆیان نابوو و هەروەها وەکو بڵی ویژدان و زەمیری خۆیان بەڕاستی وەکو بڵی حەقیان پێدا بوو بەڵام کاتێکیش کە دەهاتنە سەر سەرپەرشیکردن بێگومان هەموو ئەو شتانی کەوا ئەوان دەریان دەکرد بۆ ئەو بووکەوا ڕەعیەت و خەڵکەکە ئیسفادەی لێ بکەن بۆ یەکێک لەو نمونانە ئەو قسە و بەسەرهاتەیەکە یەکێ لە سیفەتە جوان و بەرزەکانی ئەم خەلیفانە بە تایبەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ بە شەوا دەچوو وەکو بڵێ ڕەعیەتەکەی بەسەر کردەوانێ کۆڵان بە کۆڵان و هەروەها لە نزیکی ماڵەکان و دەژیا دەفەرموون شەوێکیان نزیک ئەبێتەوانێ لە شوێنێک لە ماڵێک سەیرەکە دوو ئافرەت قسە و گفتوگۆیانە دایکی ئەم کچۆڵە ئەم کچە بە کچەکەی دەڵێت ئاو بکەرە ناو شیرەکەەوە بۆ ئەوەی کەوا شیرەکە زیاد بێت و سبێن لە بازاڕە پارێکی زیاترمان دەست بکەوێت بەڵام لەو کاتەدا کچەکە بە دایکی دەڵێ دایکیان ئەی ئەوە نییە خەلیفەی مسلمانان ئەمرێکی چۆن ڕێویزاری دەرکردووە بگە بە هیچ شەوێ نابێت شیر تێکەڵی ئاو بکرێت نابێ ئاوی زیاد ئاوی تێبگە بێ شیرەکە بێت و بەس لە وەڵامدا دایکەکەی دەڵێ خۆ ئێستا عومەری کوڕی خەتاب لە ماڵی خۆ لە شوێنی خۆیدا بە هیچ شێوەیەک ئاگای لێ نییە تۆ ئیشەکە جێبەجێ بکە بۆیە لەم کاتەدا سەی دەکەین ئێمە ئەم تاکە ئەم کچە کە دەتوانین بڵین ئەمە نمونەیە بۆ کچەکانی ترمان نمونە دەبێت بۆ دایکەکانی ترمان بۆ ئافرەتەکانی ترمان لە نێو ماڵی خۆیانە لە شوێنی کار و پیشەی خۆیانە لە وەڵامدا دەڵێ بە دایکەکە خۆ ئەگەر خەلیفە ئاگای لێ نییە خۆی خەلیفە ئاگای لێتی زۆر باش مامۆستا ئیمامی عومەر وەکو پیاوێکی هەڵکەوتووی مێژوو کە پێمان وایە ئیتر دوای ئەو حتا پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەوە کاکەتر ئیسلام لە سەردەمی ئەوە ئەگاتە لووتکە بینەوە بۆ ئەم سەردەمە
لەم سەردەما بە هەزارەها کار بەدەستمان هەیە وەکو لە دەستیان خستۆتە بینە قاقی خەڵکەوە معاشی خەڵک ئەبڕن نەوتی خەڵک ئەفرۆشن معاشی خەڵگانی هەرچی سەروەت و سامان و دەرامەتی میلەت هەیە بۆ بەرژەوەندی خۆیان بۆ حەز و ویست و ئارەزوو و دۆستەکانی خۆیان بەکارهێننەوە چۆن مراقبە و چاودێری خوایی لای ئەم مرۆڤانە خامۆش و فرامۆشکراوە یان ون بووە یان نامۆیە بۆچی ئەم هەستە لای ئەم کاربەدەستان کە لەوچە زۆرجار خۆشیان بە مسلمانە زان و بەشداری ئیفطار و نازام دوعاکردن و قورئان خوێندن و ئەم شتانە ژەکەن بەڵام لە پەنهانی و نهێنیەکانە ئەوەی کە خوا پێی ناخۆشە ئەیکەن و ئەوەی کە شتی نامەشروع و شتی ناشەرعی بێ ئەمان پارەی بۆ سەرڤەکەن و میلەتە مسلمانەکەی خۆشیان مەحروم و بێناز و برسی کردووە. وڵا بەداخەوە متاسفانە بۆ ئەمڕۆی عالەمی ئیسلامی و هەروەها کاربەدەستانی مسلمانان و هەروەها ئەو کەسانی کەوا ئەمڕۆ شؤون و کاروباری مسلمانانیان بەدەستۆیە کە نەیانتوانیوە لە چاو گەورە و پێشینەکانی خۆیان دابن بە تایبەتی لە خەلیفەکانی ئیسلام و هەروەها لە پێشینانی ئەم ئومەتە. بۆیە ئێمە کاتێکەوە بەم خەڵکانە دەڵێن مسلمان وەروە ئەم خەڵکانە پێدەچێ بێن بەشداری مەراسیمی ئاینی و نوێشکردن و ئەمانەمان لەگەڵا بکەن. بەڵام دوجار نابێ ئێمە بە دوو ڕکات نوێژی زاهیری تێبکەوین. ئەگەر ئەتەوێ ڕاددەی ئیمانەکەت ڕاددەی تەقوات باڵانسی ئیمانە بزانی کە چەندێکە و ئایا لە ئاست ئەوەدایە لە ئاست پێویستیدایە لە ئاست ئەوەدایە کە خوای پروردگار دەیەوێت بڕۆ بە تەنهاو لە پاشەملە و بەبێ ئەوەی کەوا هیچ کەسێکی لێ نەبێ بینی خۆت و خوا بینی تۆ گوناهەکان زانی دەتوانی بەرگەی گوناه و تاوانکان بگری. بەداخەوە ئەگەر ئەو جۆرە کەسانی کەوا کاربەتەسی مسلمانانن ئەگەر بەڕاستی هەست بە ڕقابەی خوای پروردگار بکەن هەست بەوەکەن کە سبەینێ محاسبە و لێپرسینەوەیان لێ دەکرێت لە بەردەم خوای پروردگارە خوای پروردگار ئاگاداری هەموو کردەوەکانە ئەو کاتە ئەوان پەنا بۆ ئەومە نابن کە ئیمڕۆ ماڵ و سەرۆت و سامان و هەروەها دارایی مسلمانان داگیر و تەخشان و پەخشان بکەن بەلاڕێیدا بدەن. بۆیە لە کاربەدەستێکی بچووکە و هەتاوکو دەگاتە گەورەیەک و گەورەتر و هەتاوکو دەگاتە گەورەی وڵات دەبێ هەست بەوە بکەن ئەم غەش و خیانەتە ئەم خراپەیی کەوا دەیکەن ئەم نائەدالەتی کەوا دەیکەن ئەم هەست نەکردنە بە مڕاقەبە و بە چاودێری خوای پروردگار هەتایە بۆیان سەر ناگرێت. الظلم ظلمات يوم القيامة. بەتاکید جا بۆیە ئەمانە دەبێ ئاگایان لێبێ هەروەکو ئەبوو دەردە دەفەرمێ هەر یەکێک لە ئێوە بترسێکەوە سبەینێ مسلمانان لەعنەتی بکەن مسلمانان جنێوی پێ بدەن کە هەست بەخۆی نەکا بەچی ئەویش ئەفەرمێ کاتێکەوە ئەوان ئاگایان لێ نییە دەکەوێتە ناو گوناه و تاوانەوە کە دەکەوتە ناو گوناه و تاوان و غەشت و خیانەت و هەروەها خراپەکاری و دەستبرتن بۆ ماڵ و سەرۆت و سامانی دنیا مسلمانان دڵنیا بێ سبەینە لە دڵی مسلمانانە بێزراو دەبێت. جا ئەم جۆرە کەسانە ئەگەر بێت و یەکەمیان ئاگایان لێبێ کە قورئانی پیرۆز قەدەغەی کردووە لەوەی کەوا ئەمان ئەم هەستەیان لەلا شۆرا بێتەوانێ و نەمابێ. دووەمینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێیان دەفەرمێ اتقی الله حیث ما كنت واتە تۆ لە مزگەوت لە خوا دەترسی دەبێت لە بازاڕیش لە خوا بترسی لە مزگەوت عابیدێکی باشی دەبێت لە بازاڕیشا دەستپاک بی لە نێو دایرەکەی خۆتدا لە نێو مەسئولیەت و کاربەدەستیدا چونکە بەڕاستی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته سبەینێ ئەمانە مەسئولیەت و بێپرسراوەتیان بەرامبەر بەخوای پروردگار بێگومان زیاتر و زۆرترێکە لە چاو کەسێکی تر کە لەوانەیە قەڵەمێکی بەدەستۆ نەبێت دەسەڵاتێکی نەبێت. مامۆستا جیاوازیە بکەین لە نێوان مراقبە و چاودێری خوای لە نێوان مراقبە و چاودێریەکی دنیایی و مادە پەرستانە و کۆڵێ غەرب زەدەدا بۆ منە ئێستا بمانەوێت نەمانەوێت تێران کەسی کافریش هەست بە بوونی مراقبە و چاودێریەکە لە وڵاتی خۆیدا بۆ منە مخالفە یاساکانی هاتوچۆ ناکا بۆ منە لە کامێرەی چاودێری سەرشەقامەکان نادا یان بۆ منە لە مۆڵەکانە کە بینێ کامێرایەک چاودێری هەیە هەوڵی دزی و خیانەت و کۆمەڵەشتی لاوەکی نادا. بەڵام مسلمانێک پیاوێکی وەکو ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ سوێن بەخوا ئەگەر یەک ساڵ بمکەنە پاسەوانی خەزێنەیەکی مسلمانان ساڵی داهاتوو هەموویتان پێدەمە بەبێ ئەوەی دەرهەمێکی لێکەم کرابێ. ئەمە لە کاتێکا لەو سەردەمانە کامێرەی چاودێری هەبووە و لە ئینتەرنێت و کۆمپیوتەر هەبووە تا ئێمە بۆم ئاگادار بین. جیاوازی نێوان ئەم دوو چاودێریە چاودێریەکی خوایی معنەوی کە ئێمە بەرهەمەکەی لە ڕۆژی قیامەتە ئابینینەوە هیچ ترسێکمان لە کامێرەی چاودێری و بینەرێتی مرۆڤەکانی لەگەڵ چاودێریەکی دنیایی کە تەنها لە شاشەی کۆمپیوتەر و تەلەڤیزیۆنەکانە بۆمان لێ ئەدرێتەوە. لە ڕاستیدا مراقبەی خوای پروردگار و چاودێری خوای پروردگار لە سەروی هەموو چاودێریەکانی سەرزەویەوەیە. چاودێری و مراقبەی خوایی قیاس ناکرێت بە چاودێری ئەو کامێرانی کەوا ئەمڕۆ لە جیهاندا بەگشتی دادەنرێت و واروەها گرنگی پێدەدرێت. لە ڕاستیدا ئومەت و گەلان بە کامێرەی چاودێری و بە قانون و واروەها بە لائیحە و بە پەیڕە و بە کۆمەڵی قەرارات و بڕیار
پێش ناکەون و سەر ناکەون و ئیدامە و مانەوەیان زیاد نابێت مادامە کوێ گرنگی نەدەن بە ڕقابەی ڕۆحی و هەروەها بە ڕقابەیەکی معنەوی کاویش هەستکردنە لە نێوان ئەمان و خۆی پروردگارە بۆیە ڕقابەکانی سەرزەوی لە جیهانبینیەکی مادیۆیە زیاتر گرنگیدانە بە مادە زیاتر وەکو بڵێ هەست بەوە دەکا کە ئەگەر مەسئولێک لێپرسراوێک وهروە کامێرێکی چاودێری لە بازارێکە لە مۆڵێکە لە دائیرەیەکە مەسئولەکە کار بەدەستەکە بەسەریەوە بۆ ئیش و کارەکە دەکات ئەمە جیهانبینیەکی مادیە لە ڕوانگەیەکی مادیۆیە بەڵام جیهانبینی خوایی ڕقابەی خوایی جیهانبینیەکی ڕۆحیە مرۆڤەکە بینی خۆی و خوا بە قووەت و بەهێزە بۆیە دەبینی یەکێک وەکو ئیمامی عەلی بە هەمان شێوە دەڵێ یا وەکو کاتێکەوە مسلمانان لە فتوحاتی ئیسلامی دەست پێ دەکەن و هەروە خەزێنەکانی کیسرا هەر هەمووی دەکەوێتە دەستی مسلمانان بازنەکان و تاجەکانی کیسرا تاجەکەی کیسرا جەیشی مسلمانان دەیهێنن دەست بە دەست ئەیهێنە مەدینە دەیگەێنە مەدینە و تەسلیمی خەلیفەی مسلمانان عومەری کوڕی خەتابی دەکەن لەو کاتەدا عومەر شاگەشکە دەیگرێ حتا هەندێک دەفەرمون گریاوە زۆر بەلای و عەجیب بووە دەڵێت جەیشێک بەڕاستی لە خەڵکێکی تێدا هەڵکەوت بێ بە ئەمانەتەوە ئەمە بگەێنە شوێنی خۆی بۆیە لەو کاتەدا عەلیە فەرمێ تۆ بە ئەمیندارەتی سەرپەرشی ئەو خەڵکە دەکەی بۆیە ئەو خەڵکەش بە ئەمیندارەتی بەڕاستی مامەڵە لەگەڵ تویا دەکەن بۆیە ئەمانە جیاوازی ناکرین بەیەکەوە چونکە ڕقابەی دنیەوی لە هەموو شوێنێکدانیە هەموو شوێنە کامێرەی چاودێری نییە بە تایبەتی جیهانی غەرب زەدە و هەروە لە ئەوروپا سیرەکەی زۆر گرنگی بە کامێرەی چاودێری دەدرێ لە وڵاتێکی وەکو لەندەندا زیاد لە ملیارێک و 850 ملیۆن کامێرەی 850,000 ملیۆنێک و 850,000 کامێرەی چاودێری وە زیاتر ئەمە ساڵانی پێشوو دانراوە و هەموو نەفرێک لە لەندەنە لە ئەوروپا دەڵێ لە سەعاتێکدا 70 دانەجار تێپەر دەکات بە کامێرەکانی چاودێریە ئەگەر هاتو ئەمە نەما بێگومان ئەو کەسە پەنا بۆ گوناه و بە تاوان دەبا بەڵام ئینسانی ئیماندار ئینسانی مسلمان کاتێکەوە ڕۆحی بەڕاستی تێکەڵە لەگەڵ ئەوەی کەوا خۆی پرودگار دەیەوێت هەست بە ڕقابەی چاودێری دەکات ئەگەر کامێرەی چاودێری کۆتا پرسیاری من لەم تەوەرێدا بپرسین سوود و بەرهەمەکانی ئەم چاودێریە هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت کاتێک ئێمە ئەزانین لە دنیاە ئەم هەموو گوناه و تاوانە ئەکەین خوای گەورە بۆ منە ڕۆژێ لە ڕۆژان کەشفمان ناکات ڕۆژێ لە ڕۆژان بۆ منە پەردەمان لەسەر ڕوو نادا بەلای دۆستەکانمانەوە کەواتە ئەمە ئەگەر شتێک هەبێت لە ڕۆژی قیامەت ئێمە لێپرسیەوە بەڵام سوود و بەرهەمی ئەم چاودێریە خوایە بۆ دنیا و بۆ قیامەت لە چیدا خۆی دەبینێتەوە وڵا بێگومان هەستکردن بە مڕاقەبە و چاودێری خوای پرودگار ئینسان وا لێ دەکا کە پابند بێت بە ئیلتیزام و پابندبوونەوە بە بڕیارەکانی خوای پرودگار و هەروە فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوود و کەڵکی لە هەمان کاتە فێری خوشوع و وەرع و دوورکەوتنەوە لە گوناه و لە تاوان و هەروەها لە چاو داخستن لە ئاس نامەحرەم و هەروەها داوێن پیسی و خراپەکاریدا بۆیە ئینسان وای لێ دەبێت کە هەست بە ڕاقەبی خوای پرودگار دەکات دەزانێت کە خوای پرودگار دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد بێگومان ئەم ئینسانە بەرەو چاکەکان هەنگاوی زیاتر و باشتر دەنێ خۆی ئاشنا دەکات بە باشترین عیبادەت و خواپەرسی لە گوناه و لە تاوان دوور دەکەوێتەوانێ بەرهەمی دووهەمی بۆ قیامەت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله ئەم حەو کۆمەڵەیە لە ڕۆژی قیامەتە خوای پرودگار دەیان خاتە ژێر سایە و سێبەری خۆیەوە بەرهەمەکەی ئەوەتانێ کابرایەکە ئیمام و عادیلە هەستی بە ڕقابەی خوای گەورە کردووە گەنجێک دوو کەسکەوە یەکیان خۆشەوێت کەسێک کە دەبەخشێ لە پێناوی خوای پرودگارە کەسێک لە نێوەم حەو کەسەدا کە پیاوێکە ئافرەتێکی خاوەن منسەب و جەمال و جوانی بانگیەکە بۆ ئەوەی کەوا گوناه و تاوان ئەنجام بدا بەڵام دەفەرمێ من لە خوای پرودگار دەترسم کەوا بوو ئێمە لە کۆتا قسەم حەسەنی بەسری ئەفەرمێت رحم الله عبدا وقف عند همه رحمتي خواه لكسي كدراد وسيلة كاتي أويكوا بخيال جدي فإن كان لله مضى وإن كان لغيره تأخر أجر هاتوا بو خواي برودجار بو لقال يا دروا أجر هاتوا بو خواي برودجار جنبو تيدا راد وسيو استيكو هالرستي لك سەیان خوای گەورە پاداشتی بەخێر داتەوەی مە ڕۆژانە ئەمە هەموو گوناه و تاوانەکەی خوای گەورە بۆ خاتری ناوی گەورەی خۆی سەتری گوناهەکان مامکاو لە ڕۆژی قیامەتە شەرمەزاری بەردەم خۆی و پێغەمبەرە بەڕێزەکەی و ئەو هەموو پیاوە بەڕێزەی خۆیمان نەکە ئینشاءالله وەکو مەحویش دەفەرمێ مەگەر بەرمەوجی بەحری ڕەحمەتی خۆیم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پاک بوونەوەم و ناممکینە سەدرم بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و دەچمە لای برای بەڕێزم کاک مەحموود کەرکووکی بۆ ئەوەی کۆتایی بە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان بێنێت دەست خۆشکار ریاضناوی مامۆستا دەستان خۆش ئەجمعین ئینشاءالله پاداشتی بێژباتەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست
بڕگەی بابەتی ڕۆژ لەلایەن کاک ڕیازەوە پێشکەش کرا بە میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەبدوڵڵا ڕەشید بانگخوازی ئیسلامی. سپاسی یەکەین خوای گەورە پاداشتی هەردوو ئەو برا خۆشەویستە بداتەوە. ئازیزان و خۆشەویستان پاش ناوبڕێک دێنەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوانکردنەوەی قورئانی پیرۆز بە هیوای ئەوەی بینەرمان بن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. خرمەی دێ واردن دێت و خرمەی دێن. ئۆ خەیارە نا خرمەی دێ کەواتە گێدەرە گێدەر خرمەی دێ نانی گێریە میزەڵانە ئاشکرای کاودی تربی دەرکێنە خرمەی سیلوسی بخۆشان هەڵتەکێنە خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جەبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەیە جبسی لوسی. کۆمپانیای سەمە سومر. کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی. کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست. یەکجار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان. ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە. کۆمپانیای سەمە سومر. خالقی تامێکی جیاواز بنۆشە. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز. ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە. حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. کۆمپانیای بەیزا. لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی هەشدەمان. تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی. ژووری نووسنی دوونەفەری. سێتی نان خواردن. ژووری نووسنی گەنجان. هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی. دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەندی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنە. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت فاسی ڤەتەن بەکاربهێنە.
پاکەرەوەی ڤەتان بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتان بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتان. پاکەرەوەی ڤەتان لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتان بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن، دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو و باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتانە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتان. گەر بە دوای کوالەتێکی بەرز دەگەڕێی، بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتان بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتان ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. سیرکەن. ئۆ بەدڵی نەبوو. ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات. بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو. هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە. بەڵام دڵنیا بوو ئەم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت. ڕێگای زۆری تاقی کردەوە و سوودی نەبوو. تا لە ڕیستۆرانتەکەی شێفکاوە نانیان خوارد و سەرسام بوون بە خواردنەکانی. پرسیاریان لێ کرد سەرچاوی ئەم تام و چێژە چییە؟ ئەویش بانگی کردن بۆ چێشخانەکەی خۆی و بەرهەمەکانی ئەسپی ڕەشی پێناساندی. ئەو زۆر گرنگی بە کوالیتی خواردنەکانی ئەدات و هەر بۆیە پێی وتن بەرهەمەکانی ئەسپی ڕەش بەکاردێنم. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. لا إله إلا الله محمد رسول الله.
الرحمة أصحاب الجنة هم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيما ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە بڕگەی دووەمی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە بە پشتیوانی خوای گەورە و یارمەتیدانی خوای گەورە توانیمان لە 23 ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزاندا
بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کە بڕگەیەکی سەرەکی بریتە لە پێشبڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورآنی پیرۆز بە سەرکەوتوویی بگەێنینە قۆناغی سێەم. ڕۆژی ڕابردوو واتە 22 ڕەمەزان قۆناغی دووەمی پێشبڕکەی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورآنی پیرۆز کۆتایی پێ هات و لیژنەی بەڕێز ناوی سەرکەوتووەکانیان تۆمار کردووە بە پێی داوەریەکی ڕێکوپێک لە نێوان خۆیاندا و لەم بەرنامەی ئەمڕۆماندا کە پێدەنینە نێو قۆناغی سێوە، بەڵام قۆناغی سێ ڕۆژی 24 ڕەمەزان دەست پێ دەکاتەوە. ئەمڕۆ ناوی سەرکەوتوەکانی قۆناغی دووەم کە 20 بەشداربووی بەڕێز بوون لە ستۆدیۆ ئامادە بوون، ڕۆژی 2 بەشدار بوو قورئانی پیرۆزیان بۆ لیژنەکە دەخوێن، ناوەکان ئاشکرا دەکرێن. لە قۆناغی سێەمدا کە بزانین چۆن بەشداربووەکان بەشداری ئەکەن و ڕۆژی چەند بەشدار بوو بەشداری ئەکەن لە بەرنامەکەماندا و شێوازی قۆناغی سێەم و چەند بەشداربووی بەڕێز چوونەتە قۆناغی سێەمەوە و پلەبەندی ئەم بەشداربووانە چۆن چۆنی دەکرێت. ئەم هەموو زانیاریانە و قسەکردن لەسەر قۆناغی سێەم لای لیژنەی بەڕێزە. پێمان خۆشە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست گوێبیستی بەڕێزیان بین، بزانین چۆن بەرنامە و شێوازی کارکردنی قۆناغی سێەممان لە ماوەی 7 ڕۆژی ماوەی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ ئاشکرا دەکەن. پێکەوە دەچینەوە لای لیژنەی زۆر بەڕێز و خۆشەویست. دووبارە سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام. خۆشحاڵین لە قۆناغێکی نوێی پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان و خۆشەویستان، من و کاگریاز وەکو پێشکەشکار بۆ ئەوەی کەمترین ماوە لە بەرنامەکە بەهەدەر بدەین دەچینە لای لیژنەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەوەی تەواوی ئەو ناوانەی کە سەرکەوتون بۆ قۆناغێکی نوێ و قۆناغی سێەم داواکارین لەخوای پەروەردگار ئەو خۆشەویستانە سەرکەوتوو بکە و هەلێکی باشتر ببەخشێت بەو خۆشەویستانەی کە نەیانتوانی بۆ قۆناغی سێەم دەربچن کە ئومێدەوارین ئەوانیش وەک لیژنەی بەڕێز ئاماژیان پێکرد لە هەوڵا بن و کۆشش بکەن و بگەنە ئەنجامی خۆیان ئینشاءڵڵا ڕۆژێک لە ڕۆژان و لە ساڵانی داهاتوودا بە ئیزنی خوای پەروەردگار لە پێشبڕکێکانی قورئانی پیرۆزدا بەشداری بکەن. ئازیزان و خۆشەویستان، دەستپێکی هەموو قۆناغێکی نوێ پێویستی بە دەستپێکێکی جوان هەیە و پێویستی بەوە هەیە منەوەر و مبارەکی کەین بە قورئانی پیرۆز و خۆی لە خۆیدا ئەمە پێشبڕکێیەکە تایبەتە بە قورئانی پیرۆز بۆ ئەوەی دەست بکەین بە قۆناغێکی تازە و ناوی ئەو خۆشەویستانە ڕابگەێنین بە چەند خولەکێک کاک شێخ حسێن ئینشاءڵڵا چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ ئەخوێنێتەوە و دواتر ناوی ئەو خۆشەویستانە ڕائەگەێنین کە دەرچوون بۆ قۆناغی سێەم و ناجێح بوون. فرم کاک شێخ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا بسم الله الرحمن الرحيم إن
للمتقين مفازا حدائق وأعنابا وكأسا دهاقا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا وكواعب أترابا وكأسا دهاقا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا
صدق الله العظيم. خی گەورە پاداشتی بەخێرداتەوە کاک شێخ. بینەرانی بەڕێز وەک ئاماژەمان پێدا بەرنامەی ئەمڕۆ کە هیچ بەشداربوویەک یان پێشبڕکێکارێکی قورئانی پیرۆزی تێدا بەدی ناکەن. ئەم بەرنمەیە جیاکەرەوەی قۆناغی دووەم و قۆناغی سێمە، واتە لەم بەرنمەیەدا لیژنەی بەڕێز قسە لەسەر کار و چالاکیەکانی قۆناغی دووەم قۆناغی ڕابردووەکەن و باز لە قۆناغی سێمیشەکەین بزانین چەند بەشدار بوو وەکۆڵێ سەرکەوتون بۆ قۆناغی سێەم و ژمارەی ئەو کەسانەی کە لە دەرنەچوون لەم قۆناغی دووەمە چەند کەسن و ئەوانەی دەرچوون چەند کەسن وەک ئەزانین لە قۆناغی دووەمدا 20 بەشداربووی بەڕێز سەرکەوتن بۆ قۆناغی دووەم. ئەم 20 بەشدار بووە بەڕێزە ڕۆژانە هەردوو بەشداربووی بەڕێز دەهاتنە ستۆدیۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و لێرە قورئانی پیرۆزیان بۆ لیژنە دەخوێندەوە و لیژنەی بەڕێزیش ڕاستەوخۆ قسە و تێڕوانینی خۆیانیان لەسەر قورئان خوێنی ئەو بەڕێزانە دەردەبڕی. واتە لە ماوەی 10 ڕۆژدا لە 13 ڕەمەزانەوە بۆ 23 ڕەمەزان یان بۆ 22 ڕەمەزان لیژنەی بەڕێز توانی 20 بەشداربووەکەی قۆناغی دووەم لە ستۆدیۆ ببینێ و ئەمڕۆ وەکۆڵی ئەنجامی قۆناغی دووەم بۆ ئێوەی بەڕێز و بۆ بەشدار بۆ بەڕێز و خۆشەویستەکانمان ڕادەگەێنین کە بێگومان هەر 50 بەشداربووەکەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لای ئێمە سەرکەوتون چونکە لە پێناو پەیامێکدا کارەکەین یان پەیامێکە خوێنن کە کاریگەرترین و زیندووترین پەیامە لەسەر ڕووی زەوی. برایانی زۆر بەڕێز و خۆشەویستم کاک شێخ حسێن بەرزنجی و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل سڵاوی خوای گەورەتان لێبێ و دەستی ماندووبوونتان دەگوشین خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە کە لە ماوەی ئەم 23 ڕۆژەدا زۆر ماندوو بوون. پێم خۆشە لە کاک دکتۆر ئیسماعیلەوە بچینە نێو و بگەڕێنەوە بۆ قۆناغی دووەم بزانین کار و چالاکیەکانی قۆناغی دووەم چۆنی بووە ڕەخنە و سەرنج و پێشنیار و گلەییەکانتان و قۆناغی دووەم جیاوازی لەگەڵ قۆناغی یەکەما چی بووە و جیاوازیشی لەگەڵ قۆناغی سێمدا لە چی دابێ. كاك دكتور يمن خدمة جناب. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دسي وش خرج بلاي بريس كاك رياض كاك محمود ويقول ما عنده تنكات. بالنسبة قۆناغی دووەم 20 بەشدار و بەشداریان کرد و لەم 20 بەشدار بووە قسە و باز لەسەرەوە بوو چەند کەس سەرکەوێت. ئێمە قەرارماندا و 5 کەس سەرکەوێت، بەڵام لەبەرەوەی 3 بەرنامەمان مابوو کردمان بە 6 کەس، هەرچەنە 2 کەس لەو کەسانە ئاسیان زۆر لە یەکۆ نزیک بوو. شەشەم و حەوتەم جارە قورعی بۆ کرا بە قورعیان سەرکەوت. واتە 6 کەس سەرکەوتووە بۆ قۆناغی یەک خاڵ و یەک مستەوایان یەک دەرەجیان هەبوو. بەڵێ شەشەم و حەوتەم یەک دەرەجیان هەبوو. ئێمە بە قورعیکی ژیانمان سەرخست و گلەیمان نێتە سەر نەئەکرا 7 کەس بووە لەبەرەوەی ئێمە ژمارە و بەرنامانی کەوا ماوە 3 بەرنامەیە بۆی 6 کەس ماڵ بژار و نەفەرێکشمان زیاتر کردووە لەو عەدەدەی کە قەرار وا بوو دایبنین. ئەکرێ زیاتر بووە بەڕاستی، بەڵام ئێمە دوجار ئیشمان بە یەکەم و دووەم و سێمە لە ڕاستیە. مستەواکانیش بە تایبەتی یەکەم و دووەم و سێم زۆر لە یەکۆ نزیکن بۆم قۆناغی دووم کە سەرکەوتم بۆ قۆناغی سێم. قۆناغی یەکەم دیار بوو بە تەلەفۆن خوێندیان عەدەدی 20 کەسێکمان سەرخست. ڕاستە تەلەفۆن سلبیاتی خۆی هەیە، بەڵام لەگەڵەوەشە ئیجابیاتی ئەوەی هەبوو ئەو کەسانی کە هەر سەر نەئاکەوتن بۆ قۆناغی دووەم بە تەلەفۆن لە دوورەوە ئیشی خۆیان ماشی کرد و نەگەڕان ئەو ڕێگایەکی دووریان نەبڕی بەڕاستی بێن بۆ ئێرە. لەو 20 کەسە 6 کەس سەرەکەون دیارە بۆ قۆناغی داهاتووتر لە هەر بەرنامەیەکە ئینشاڵڵا 2 بەشدار بوو بەشداری یەکەن. دیارە لەوانیشە بە تەئکید یەکەم و دووەم و سێم جیا ئەکرێتەوە. بەس ئەوەی کە زۆر موهیمە زۆر جارم بەشدار بۆ بەڕێزانە تەلەفۆنەکەن یاخود ئاگادارمانەکەنەوە وەڵێن حەقوا تۆزێ دەست شلدا بگرن و زۆر جار ئێمە قورئانە خوێنین لە شوێنەکە هەیەە کەسی بەناوبانگن قاریئی زۆر باشن. ئەلە ڕەخنە و تێبینیەکانی ئێوە زۆر جار ئەو قسە و باسی لای خەڵک دروست کردووە کە گوایە ئێوە دیارە قورئانەکەتان تەواو نییە بۆیە هەموو ڕەخنە و گلەیی لەسەرە. من لێرەوە بە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەڵێم هەموو کەسێک کێتە سەر منەسە قورئانە خوێنێت تایبەتی کە تۆ بڵێ ئاگاد لە سەوتت بێت، ئاگاد لە ئەحکام بێت، ئاگاد لە وەقف و ابتیدا بێت، ئاگاد لە نەفەست بێت، بە تەئکید تووشی کۆمەڵی هەڵە و کەموکوڕیە بێتەوە. ئەمە نەنگی و کەموکورتی نییە بۆ ئەو کەسە بەڕاستی. بەڵام لە هەمان کاتیشدا ئەبێ ئەو بەشدار بۆ خۆشەویستانی کە بەشداری ئەکەن وا سەیری خۆیان نەکەن کە گەیشتونەتە کەمالیەت و کێشەیەکیان نەماوە.
ئەم 6 کەسەی کە ئێوە ئێستا ناوەکان و نمرەکانیتان دیاری کردووە نمرەکان دڵخۆشکردن لەو ئاستان کە بڵێ نەمانە نمرەیەکی وایان هێناوە کە پێیان بگوترێ قورئان خوێن و قورئان خوێنەرێکی باش و سەرکەوتوو نمرەکان لەو ئاستا هەن بەتەشیت خۆی ئەو زیاتر کە نمرەیان ڕۆشتووە ئەتوانین بڵین ئەگەر کەسێک 85 هێنابێ لەوە چێت 10 نمرەی لە 100 تا ڕۆشت بێت کە 100 مەجای زۆری تایە کە بۆی نمرەی لێ بشکێنرێ وایە کاکشێخ نمرەکان زیاتر لە 100 تا ڕۆشتووە لە ئەحکامە کەمتر بەڕاستی بەڵێ کاتە نمرەکان الحەمدلله دڵخۆشکردن ئەم 6 بەشدار بۆ بەڕێزە بەڵێ بەزەبێت تێبینەکانیش کە پێیان وتراوە بە هەندوەری بگرن چونکە بە تەکید منیش لێم جێگایانە بم هەر کەسێکی تر بێنن هەر مامۆستایەکی بەڕێزی تر بە تەکید و تێبینیان عەرز دەکات. کاک دکتۆر ئیسماعیل سپاس بۆ بەڕێزە دەچینە خزمەت برای بەڕێزمان کاک دکتۆر مەحموود بزانین قسە و سەرنجی بەڕێزیان لەسەر قۆناغی دووەم و لە قۆناغی سێمیشدا چه قسەیەک دەبێت بۆ قۆناغی سێم. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. زۆر سپاس بۆ ئێوەش کە لەگەڵ ئێمە لەم چەند بەرنامەیەدا ماندوو بوون و دوعای خێر و موفقیت بۆ هەموو برا و بەڕێز و خۆشەویستاناکەین کە لەسەر جەم ناوچەکانی کوردستان و بەشداریان کردووە لە قۆناغی یەکەم و دووەمدا و وەکو برای بەڕێزم کاک دکتۆر ئیسماعیل ئاماژەی پێدا دیارە قۆناغی یەکەم لەڕێی تەلەفۆنەوە بووە هەڵسەنگاندنی ڕێگەی تەلەفۆن ڕەنگە بۆ بواری وەقف ابتدا ئاسان بێ بەس بۆ بواری تەجوید یاخود بۆ بواری دەنگخۆشی زۆر جار نەتوانێت وەکو پێویست تەقیمە بکرێت بەڵام ئێمە ژمارەیەکی زۆرمان سەرخست بۆ قۆناغی دووهەم بۆ ئەوەی کە دیارە وتمان هەر هەڵسەنگانێکی سەرەتایی بۆی هەندێک کەسە لە سەرەتاوە دەرەکەوێت کە ئەو ئەرکە ڕەنگە پێویست نەکات بکێشە لە ناوچەیەکی دوورەوە بێ بۆ لەبەرەوە ئیجابیاتی هەبوو بەڵام لە قۆناغی دووهەمە وەختی قورئان خوێن لە ستۆدیۆ ئامادەبێ بە تەئکید کۆمەڵێک حاڵاتی تری بۆ دروست بێت کە لەوانە خۆی هەیبەت و سامێکی هەیە لە بەردەم کۆمەڵێک کەسا قورئان بخوێنی و خاصەتەن بوترێ ئیمتیحانە ئیختیبار خۆی تاقیکردنەوە لە بەردەم کامێرەشا و بزانی ڕاستەوە خۆشەوانە هەمووی کاریگەری لەسەر قورئان خوێن دروست دەکات دواتر کەسەکە بە ڕۆژوە و سەعاتێک یان ماوەیەکی کەم پێش بەربانگەواتە ماوەیەکی زۆر بە ڕۆژوو بۆ تینوێتی و برسێتی ئەوانە هەمووی کاریگەری لەسەر قورئان خوێن هەیە بۆیە ئەگەر ئەنجامێکی زۆر جارە بین و قورئان خوێنە کاکشێخ باشتر زای ڕەنگە نتوانێت زۆر مەساحی سەوتی بەرزکاتەوە یان زۆر جار نتوانێت حرفەکان جواندان پیا بنێ هەناسەی کەم پێمێنێ لەبەرەوەی کە بە ڕۆژوە ماندووە خۆگەر بێت و لە حاڵتی ئەتیادێ بە تەکید لەو ئاستە زۆر باشتر ئەبن زۆر جار نەیتوانی و ئاەتێک بە درێژی بخوێنێ نەفەسی پێنەما و لە وەقفێکی کردو ڕەنگە وەقفەکە زۆر گونجاونەوە بەهێر بەهۆی ئەو ماندوێتیەوە هەیە لە دەروی شارەوە هاتووە لەبەرەوە بەتەکید ئەم قورئان خوێنانە ناڵین ینی ئاسیان تەواو چونکە هەر هەمومان پێویستمان بەرەو باشتر هەیە وەکو کاک دکتۆر ئیسماعیل ئاماژەی کردن ئینسان بەردەوام بێ اختیبار و هەڵسەنگاندن بۆ خۆشی بکات نەک هەر بۆ کەسانی تر چونکە زۆر جار ئەم حرفان یا ئەم قورئانە زۆر جار حرفەکان جاریان مەخرەجی حرفێک قورئان خوێن خۆی وای لێ دێ دوای ماوەیەک جێگەکەی هەستی پێ ناکات کە هەڵی پێ کردووە یاخود هەندێک شێواز خوێندوێتیەوە ڕەنگە هەڵەبوو بێ لە ڕووی دەنگ و ئاوازەوە ڕەنگە بتوانێت تەطویری پێ بدا بۆ بێگومان خی گەورە فەرمێ وفی ذلك فليتنافس المتنافسون منافسە لەوایە دەرەکەوێت دیارە ئەو وردبینیە کە جیاوازی ئاستەکان دەرەخا خۆگەر بە شێوازێکی سەطحی هەڵسەنگاندن بۆ قورئان خوێنانە بکرێت لەوانەیە جیاوازیان نەبێت لە شتی سەرەتایی و لە شتی ئاساییە بەڵکو لە شتە وردەکاریەکانە جیاوازیان هەیە لەبەرەوە کە یەکێک زۆر جار هەندێک جامعات یا هەندێک معاهید یا هەندێک مسابقات کە دەرەجات دانن ئەعلاکان ینی هەر زۆر باش بووی تر با معادلەکەی نزمیش بێ لەبەرەوەی دیارەوە دلیل لەسەرەوەی کە ئەم زۆر ئەنجامێکی باشیە بوو خاصەتەن ئەمە وتمان پێشبڕکێکی نیشتیمانی لەسەر ئاستی شارەکانی کوردستانەوە کۆمەڵە قورئان خوێنی بەتوانا بەشدار بوون بەڵام کاتێک کە دەیتە سەر منەسەوە گوتمان هەندێک جار هەندێک هەڵاکەیت و ئەوانە هەمووی کاریگەری لەسەر قورئان خوێنەکە دێنە لای برای بەڕێزمان کاک شێخ حوسێن بەرزنجی بۆ ئەوەی گوێبیستی قسەی بەڕێزیشیان بین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله الأطهار وصحبه الأبرار والتابعين لهم بإحسان إلى يوم الدين دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێز کاکە محمود و کاکە ڕیاز دەستخۆشیم هەیە بۆیان کە بە درێژایی مانگێک تقریبا پێکەوە بووین لەم پێشبڕکێدا و سڵاو و ڕێزشم هەیە بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە بەشداریان کردووە دەستخۆشیشم لە ئەو برایانی کە لە پشت کامێرەوە بەڕاستی زەحمەتیان بینی و خی گەورە هەموو لایەک مۆفەقکە لە پێشێکیە ئەڵێم هەموو ئەوانەی بەشدار بوون ئینشاءڵڵا هەموو فائیزن و هەموو سەرکەوتون کەسیان دڵیان لە خۆیان دانەمێنێ کە ئەگەر بێت و یەکێکیان سەر نەکەوت بێ وا بزانێکە
ئەوە لە بەرەوەی کە قورئان خوێنێکی باش نییە و قورئان خوێنێکی بەتوانان نییە بۆیە سەر نەکەوتووە بەڵکو ئێمە ئاڵێن هەمویان ئینشاءالله سەرکەوتون و هەمویان بەتوانان ئەم توانایانش کە هەیە لەم قورئان خوێنانە نیسبیە لەوە چەیەکێکیان لە تەجویدا دەرەجەی کاملی هێنابێ لای من کەمی هێنابێ لای دکتۆر مەحموود کەمی هێنابێ بۆ قاریەکانی و قورئان خوێنەکانی تریش وایە لەبەرەوە هەروەکو چۆن برای ئازیزم دکتۆر ئیسماعیل ئاماژی پێکرد مسابقات وەکو قیرائی مەحفەلی نییە ئەگەر تۆ لە مەحفەلا بخوێنی مەحفەلێکی نێودەوڵەتی یان نێونەتەوەیی یان لەسەر ئاستی شارەکە وڵاتەکەی خۆت سەیرەکەی لوژنەی لێ نییە تا تەقیم بکا و هەڵسەنگاندن بکا بۆ خوێندنەکەی تۆ بەڵکو بەس خەڵکانێکی زۆریان گوێ ئەگرن لە تۆ بۆ ئەوەی بزانن ئەم شخصە دەنگی تا چه ئاستێک کاریگەرە لەسەر دڵ و دەرونیان وەکو فیستیڤاڵاتانەی کە ئەیان بینین لە سەر ئاستی هەرێمی کوردستان ئەو فیستیڤاڵە نێودەوڵەتیانە بۆیە حەزەکەم هەموو بینەرێکی خۆشەویست فەرق لە بینی ئەم دوانە بکە پێشبڕکێ جیایە لەگەڵ فیستیڤاڵ زۆر جار بیستومە لە فیستیڤاڵەکانی خەڵکی لە منی ئەپرسیەوە کێ یەکەم بوو کێ دووەم بوو منیش هەموو بەڕێزان ئەوە فیستیڤاڵە تەشبیه نەبێ بە گۆرانی و نەچێتە قاڵبی گۆرانی و هونەرەوە کۆنسێرتە ئەوانە کۆنسێرتیان پێوترێ بۆ کۆمەڵێک قورئان خوێنی بەناوبانگی جیهان بەڵام ئەمەیان بەلاوە چۆن بوو قۆناغی دوم چۆن تێپەڕی کارەکانی باش بوو بەشداربووەکانی لە چاستێکدا بوون بە شێوەیەکی گشتی ئەم قورئان خوێنە بە ڕێزانە کە بەشداریان کردووە تیانە بووە ئاستی باشە و بە هەردوو مەدرسەی میسری و عێراقی قورئانیان خوێندووە و ئێمە جیاوازی ناکەین لە بینی هیچ مەدرسەیەکە وەلەو پێشتر بیدایە دووتومانە ئەولەویەت بۆ مەدرسەی میسریە بەڵام قرائی عراقیش عینی شت وەکو مەدرسەی میسری وایە زۆر باشە کاکشە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێستا یەک لەو بەشدار بووە بەڕێز و خۆشەویستانە دۆست و کەسوکاریان دایک و باوک و خوشک و برایان پێیان خۆشە ئەنجامی پێشبڕکێکەکەیان ببینن ئەنجامی ئەو ناوانە ببینن کە لەم بەرنامەیەدا وەکڵێ سەرکەوتون بۆ قۆناغی سێ من نەچمە لای برای بەڕێز و هاوکاری خۆشەویستم کاک مەحموود کەرکووکی بۆ ئەوەی داوا لە لیژنەی بەڕێز بکە بزانین ئەنجامی قۆناغی دووەم چییە و چەند بەڕێز سەرکەوتون بۆ قۆناغی سێ بینەرانی خۆشەویست دیارە وەک کاک شێخ حسێن ئاماژەی پێکرد کە ئەو خۆشەویستانەی سەرکەوتون بۆ قۆناغی سێیەم 6 خۆشەویستن و 6 برای بەڕێزن لە زاری کاک شێخ حسێنەوە حەزەکەین ناویان بزانین و ڕیزبەندەکە چۆن کراوە و تێکڕای نمرەکانیان چەنە ئەگەر ئیزن بفەرمونون و لە هەمان کاتدا چۆنی لە نێو ستۆدیۆ ئامادە ئەبن ئایا وەکو قۆناغی دووەم ئەبێت یاخود ئەمە بە شێوازێکی تر ئەبێ و دواتر دێنە سەرباسی ئەوەی کە لەم شەشە چەندیان ئەمێنێتەوە و چەندیان خەڵات ئەکرێ و ئەوانی تریش بەرەو کوێ ئەچن و قۆناغەکانی داهاتوو چۆن ئەبێ کاشێخ جەنابتان فەرمون لێرەوە ناوی ئەو خۆشەویستانەی ئێستا ناوی ئەو 6 خۆشەویستە کە سەرکەوتون بۆ قۆناغی کۆتایی بڵێن و لەو 6 سیانیان یەکەم و دووەم و سێم وەکو ستانداردی عالەمی لە هەموو بوارێکە یەکەم و دووەم و سێممان هەیە بەڵام حتمن چوارەم و پێنجەم و شەشەمیش هەر خەڵاتێکی ڕەمزی خەڵاتەکرێن ئەم شەشە بە فلتەری قۆناغی سیا تێپەڕن اینجا یەکەم و دووەم و سێمە لە بژێن وایە بەڵێ ئەبێ ئەم شەشە بخوێنن ئێستا یەکەم و دووەم و سێمی تیادا نییە بسم الله بە ناوی خوا دەست پێ یەکەین یەکەم طبعا ئەم خۆشەویستانە بە پێی نمرە بە پێی نمرە لە بەرزترین نمرە بۆ نزمترین نمرە ناوێنەکان خوێندنەوەکەی جەنابیشتا هەوڵە دەین برێداوا لە برایانی کۆنتترۆلی ژەکەین کە لەسەر شاشە ناوی بەشدار بووە بە ڕێزە سەرکەوتەکان بۆ بینەران بگوازنەوە بۆی زیاتر تووشی دڵڕاکیانکەین چینەسە ناوڕێک و دواتر بینەوە بەڵێ کاشێخ فەرموو یەکەم سەرخێڵ تۆفیق حەمە محیدین لە شارە بەڵێ کاشێجان فەرموو بە ناوی خۆی گەورە یەکەم سەرخێڵ تۆفیق حەمە محیدین لە شارۆچکەی عەربەت 87.75 هێناوە کاک سەرخێڵ تۆفیق حەمە محیدین کە وەکو ڕسمەکەشی و نمرەکەشی لەسەر شاشە دەرکەوتووە 87.75
خی گەورە سەرکەوت و سەرفرازی کە ئینشەڵڵا. دوو ڕاستی عوسمان بابەکر سلێمانی 87.25 کاگ ڕاستی عوسمان بابەکر 87.25 لە شاری سلێمانی هەم وێنەی و ناویسیانی و نمرەکەشی لەسەر شاشەکە دەرکەوتووە. سێ جەلال یوسف حسێن لە پارێزگای هەولێر 86.5 بەڵێ برای بەڕێزمان کاک جەلال یوسف حسێن لە شاری هەولێری خۆشەویست 86.5 وێنە و ناویسیانی و نمرەکەشی لەسەر شاشە دیارە خی گەورە سەرکەوتوویکە. چوار ئەلەند سەردار نووری سلێمانی 84.75 بڵێ لە شاری سلێمانی بەشداربووی چوارەم کاکە ئەلەند سەردار نووری 84.75 ناویسیانی و نمرەکەی و وێنەکەشی لەسەر شاشە دیارە خی گەورە سەرکەوتوویکە. پێنجەم محەممەد ئیسماعیل محیەدین کەرکووک 83.5 بڵێ ئەمەش لە شاری کەرکووکی خۆشەویست کاک محەممەد ئیسماعیل محیەدین 83.5 کە وێنە و ناویسیانی و نمرەکەشی لەسەر شاشە دەرکەوتووە خی گەورە سەرکەوتویانکە. شەشەم وەلید حەسەن حەمەد ئەمین لە پارێزگای هەولێر 82.5 بڵێ کاک وەلید حەسەن حەمەد ئەمین 82.5 وەکۆڵێ سەرکەوتوو براوەی یام شەشەمین بەشداربووی سەرکەوتووە واتە کۆتا هەمین بەشداربوو یام شەشەهەمین بەشداربووی قۆناغی دووەم کە سەرکەوتووە بۆ قۆناغی سێم. خی گەورە هەموو لایەکیان موفەق سەرکەوتویان کە ئینشاءڵڵا بە ئومێدی ئەوەی خۆیان بەباشی ئامادە بکەن بۆ ڕۆژانی داهاتوو کاشێخ ئەمە چەند ڕۆژ ئەخایانێت ئەم شەش خۆشەویستە بۆ ئەوی لێرە ئامادە بن و لە ڕیزبەندی 1 بۆ 6 دەستی پێەکەن یاخود 6 بۆ 1 ڕۆژانە چەند کەسیش ئامادە ئەبێت. بەڵێ طبعاً بەپێی ئامادەبوونی ئەوان ئەکرێت تەلەفۆنیان بۆ بکرێ ئەو ڕۆژە ئامادە نەبێت کێشە نییە ڕۆژی دواتر ئێمە ئینشاءڵڵا هەر بەس ئەوەنە ئەو ڕۆژانە تەواجودی هەبێ ئەمە لە ماوەی ئەم شەشە لە ماوەی 3 ڕۆژە ئەنجامەدرێ لە سبەینەوە ئینشاءڵڵا دوو دێنە ئێرە دە من حەزم کرد ملاحەزەیەکی تریش بدەم زۆرێکی تایە لەو بەڕێزانەی ترکە ناوێن دەرنەچەوە بە پۆینت فەرقیان هەیە ینی حەزەکەم ئەو خۆشەویستانە ئەوە بزانن دڵیان لە خۆیان دانەمێنێ کە سەر نەکەوتون بە قۆناغی کۆتایی کە زۆرێکیان بە پۆینت ینی پۆینت 75 پۆینت 25 پۆینت مەسەلەن لەو نمرانە لەم پۆینتانە یعنی سەر نەکەوتون بۆیە مەبەستم ئەوەیە کە دڵیان لە خۆیان دانەمێنێ خی گەورە مۆفەقیان کە ئینشاءڵڵا ساغ و سەلامەت بن. ئێمە نمرە و ئاستی بەشداربوانی تر ئەو چواردە کەسەی تر بزانین یام خۆیان بۆ منە وەکو هاندانێک یام چوزانم پێیان خۆش بێت لە چ ئاستێکی ئەم چواردە کەسە ئاساییە یان بۆ منە لای ئەوە ئاساییە ئەم چواردە کەسەکەی تر ئەکرێ دوایی ئەگەر حەزیان کرد نمرەکانی خۆیان بزانن دوایی ئەمە ئینشاءڵڵا توانین لە دەرەوەی بڵین ستودیۆ ئینشاءڵڵا لە خزمەتیان نابێت. بەڵێ کاک شێخ کەواتە دیارە ئێمە 24 و 25 و 26 مانگی پیرۆزی ڕەمەزان کۆتاییش بە قۆناغی سێم دەهێنین. بەڵێ دوای قۆناغی سێ کەسمان وەکوڵێ بە پلەی یەکەم و دووەم و سێم دەرچوان دیان بوون ئەم سێ کەسە بەڕێزە گەشتە قۆناغی کۆتایی و سەرکەوتن ئیدی دوای ئەمە بۆ منە بەرنمەکەمان چ گۆڕانکاری وەکوڵ ئاکامێکی ئەبێت لەکوێ بۆ منەیتی کۆتایی بە بەرنمەکە ئێهێنین و شێوازی خەڵاتکردن و کۆبوونەوەیەکی ئەم خەڵکە بەڕێزە ئەم بەشدار بۆ بەڕێزان چۆنیە بێگەر ئاماژەیەک بەوەشدن خەڵکیش بەشداری پێ ئەکرێ لە کاتی ڕێزلێنان و خەڵاتکردنەکە واتە ئەکرێ بە مەراسیمێکی گەورە و خەڵک بتوانێت یایە بەشدار بێت. بڵێ ئینشاءڵڵا ئێمەوە لەگەڵ برایان و لەگەڵ جەماعەتی ستاڤی کەناڵی پەیام خی گەورە هەموو لایەکیان مۆفەق و لەگەڵ بەڕێزکا دکتۆر ئیسماعیل و دکتۆر مەحموود وامان بە باش زانی کە دوای ئەوەی کە ئەم شەش خۆشەویستە خوێندیان ئیعلانی نەتائج ناکەین ئیعلانی نەتائجی یەکەم و دووەم و سێم ناکەین هەتا دوای ڕەمەزان دوایی لە ئاهەنگێکی شایستا لە قاعەیەکە و لە هۆڵێکە خەڵکانی بۆ بانگەکەین و کەسایەتی شار بانگەکەین و ئینشاءڵڵا هاتن بۆ هەمووانەکە هەموو خۆشەویستێک ئەتوانێت بێت لەوێ بێ چاوی بەم خۆشەویستانە بکەوێت کە خەڵاتەکرێن ئینشاءڵڵا لەوێ ئیعلانی
نتائجی کۆتایی ئەەکەین یەکەم و دووەم لای کاک دکتۆر ئیسماعیل کاک دکتۆر ئەم 6 بەڕێزە خۆشەویستە بووە دوایش ئەو سێ برا بەڕێزە کە سەرەکەون وەکو لە ئیتر ئێوە وازیان لێ ئەهنیام هەر بەردەوام لەگەڵیانە بن خەریکە بن بۆ ئەوەی ببنە قورآن خوێنێکی باش ئەو هەڵەوکەم و کورتیانەی کە هەیەیان بۆ ئێوە لە کاتەکانی ترا بەدەر لە پێش بڕکێ لە دەرەوەی بەرنامە ئامادەن بۆ منە بۆ خزمەتی قورآانی پیرۆز و جوان خوێندنەوەکەیان هەمیشە بۆ منە هەڵەکانیان ڕاستکەنەوە و ڕێنماییەکی باشیان بکەن ئایا بەرنامەشتان هەیە بۆ ئەوەیان بۆ منە لە ئەگەرێکە تەنابێ بەشداربووی بەڕێز داواتان لێ بکە بەڵێ پێشێش مەسە پرسیارەکەی جەنابەت شەشەم و حەوتەم شەشەم کاکە وەرید حەسەن حەمەد ئەمین لەگەڵ کاکە ئیدریس حەسەن شەریف یەک نمرەیانە بوو کاک شێخ وتما قورعمان بۆ کردن کاکەوەری دەرچوو ئەو بە ئاگدار بێ لەگەڵ کاتە کاک ئیدریس حەسەن شەریف و کاک وەرید حەسەن یەک نمرەیان ئەو یان بوو بە شەشەم بەڵێ واللهی بەنسبەتەن بە ڕێزانەوە الحەمدوللا زۆربەیان ئەهلی قورئانن زۆربەیان لای مامۆستا ختمیان کردووە قورئانی باشیان خوێندووە شارەزان بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بەڕاستی تۆ ئەگەر هەندێک مەسائیلی ورد هەبێت لە ئەحکامی تەجویددا بتوێ فێری بیت هێ بچی لای کەسی خۆی فێری بی شەر نییە مەقسەد تۆ هەموو شتێکت لای ئەو مامۆستای خۆت دەستکەوێت تێگە عیزەکەم لەبەرەوە ئەکرێت مەقسە قوتابی وا هەیە قورئانی بۆ من خوێندووە مستەوای باش نەبووە ڕەبێ ئەگەر هەڵم لێ بگرتا تااقەتی نەبووە گوێ بگرەوەی بند قورئان ناخوێنمەوە ئەگەر وا بێ قەت فێری نابم بەڵام کە چۆ لای مامۆستای خوێندوێت ئێستا کە قورئان بۆ من نەخوێنم مستەوای زۆر باشە هاتووەتە ئەوەی کە بەڕاستی دابنیشی فێری کۆمەڵی مەسائیلی ورد و دەقیقی بکەیت کە بڵێ ئاگداری ئەوە بە ئاگداریەوە بە ئەم بەڕێزە خۆشەویستانش ناڵین نایزانن ئەگەر هەندێکی نەزانین بێت قابلی چاکردنە ئیتر لای هەر مامۆستایە کە خۆیان پێیان خۆش بێتوان پەیوەندی پێوە بکەن و هاوکاریان بێت هەندێکیش هەڵە هەیەکو عەرزم کردن مەسەلەکە نەزانین نییە مەسەلەکە نەهاتنی نەفەسە مەسەلەکە ئەوەیە تۆ بێ لێ کاتە مڕاعاتی تەجوید و سەوت و وەقف و ابتیدا ئەەکەی بەتەئکید ئەشکەویتە کۆمەڵی هەڵەوە کە ئەو هەڵانە معروف لای خۆیان ئەگە خۆشیان گوێ لە خۆیان بگرنەوە دواتر دەرک بە هەڵەکی خۆیانەکەن ئەوەی کە ئەمێنێتەوە دەرکی پێ ناکەن و کۆمەڵی بابەتی دەقیق و وردە ئەکەی لای مامۆستایەکی متقین زۆر باش لای ئەوانی ئەو شتانە فێر بن و بۆی چۆنەڵی تا جوانتر و چاکتر بێت چکارم پێشبڕکێ نییە ساڵی پێشبڕکێکی ترایی دەرەوەی لە سەراسی عێراقایە بۆی بەڕاستی ئەم هەڵانی کە کراوە دووبارە نەبێتەوە بەیزدی خۆ زۆر باشە کاک دکتۆر مەحموو ئەوەندەی کە ئێمە متابە ئەمانەکە یان سەرنجمانەدا یان بۆ منە بۆ کڵی خەیاڵمان بۆ وەچوو کە بەشداربوانی یا سەرکەوتوانی قۆناغی دووەم 5 بەشدار بووە بن لە ئێستای بۆ منە ناوی 6 بەشدار بوو بڵاو کراوەتەوە بۆچی ئەم زیادکردنە لە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ وەڵا جا وەکو برایانی بەڕێزم ئەمەژیان پێکرد ینی ئاستی قورئان خوێنەکان زۆریان بە پۆینت فەرقیانەوە تا ئەمە بینی شەشەم و حەوتەمیش پۆینتێکی کەم لە بەینانە هەیە و خاڵی دووەمیش ینی سێ ئەڵقەمانە بێت ینی قورئان خوێنەکان بۆی لەو سێ ئەڵقەیەدا ڕۆژی دوو قورئان خوێن بەشداری بکە حەزمان کرد بڵین ڕۆژێک تاک نەبێتەوە یەک قورئان خوێن بێت بۆیە کردمان بە 6 بەشدار بوو دیارە قسمەتی ئەو برا بەڕێزەمان بوو لە شاری هەولێرەوە دیارە ئەوە الحەمدوللا کە ئەویش حەقی بوو لەوەیە کە بەشداری بکات لەم قۆناغەدا و من حەزەکەم ئاماژەیەکی تر بۆ بکەم یانی زۆر جار ئەو کەسانی کە متابعی بەرنامەکە کە ڕەنگە شارەزای بوارەکان نەبن ڕەنگە هەندێک بوار لەگەڵ هەندێک بواری ترە جیاوازیان هەبێ ینی ئێستا زۆر جار قسە کرێ ئەوترێت کاک دکتۆر ئیسماعیل تێبینی زۆرەدا زۆر قسەکات لەسەر قورئان خوێنەکان بەڵام بڵێن دکتۆر مەحموود یا کاک شەحسێن لەوانەیە ئەوەندە تێبینەکانیان نەبێت لەسەر بابەتەکانی ماڵی هەندێک بابەت هەیە فراوانە هەندێک بابەت هەیە قسەی زۆر هەڵەگرێ تەجوید بوارێکی زۆر فراوانە بەڵام وەقف و ابتیدا مەجالێکی ینی محەدەدە قورئان خوێن لە شوێنێکی دیاریکراوەسێ ئێمەش بە گوێرەوە قسە لەسەر قورئان خوێنەکەین خۆ شتێکی زیاتر نابێت ئەگەر ئەو برا خۆشەویستانەی لە کۆنتترۆڵن ئامادە بن ئەو خۆشەویستانە ئەو 6 بەشدار بووە هەرێکێکیان پێشترە چینە لای ئەگەر گوێمان لە چەند ئاەتی لە قورئانی پیرۆز بێت بۆ ئاوەدانی دڵ و دەروونمان بینەران بە یەکەوە گوێبیستی چەند ئاەتێ لە قورئانی بەرز و پیرۆزە بین پاش دواتر دێنەوە خزمەتتان أصحاب
أصحاب الجنة لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله هو الرحمن الرحيم هو الله هو
بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و پێشبڕکێی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورآنی پیرۆز سڵاوی خواتان لێبێ. ئازیزان و خۆشەویستان پێش ئەوەی کۆتایی بە ئەڵلقەی ئەمڕۆی گوڵزاری ڕەمەزان بێنین یەک دوو تێبینی هەیە و یەک دوو خاڵ هەیە حەزەکەین بخەینە ڕوو بۆ بینەرانی خۆشەویست و لە هەمان کاتا ڕوو ئەەکەم لە شێخ حسێن و پێی ئەڵێم چ تێبینیەکەت هەیە کاک شێخ سەبارەت بە بەشداربووانی بەڕێز و خۆشەویست و بەشی دووەمی پرسیارەکەم ئایا هیچ داواکاریەکەت هەیە لە خەڵکی بۆ ئەوەی بێنە پێشەوە و هاوکاری ئەم بەرنامەیە بن و بتوانن هاوکاری بەشداربووان و براوەی یەکەم و دووەم و سێم بکەن؟ بەڵێ تێبینیەکانم بۆ ئەو خۆشەویستانە کە سەرکەوتون پێش ئەوەی ئەو تێبینیانە بخەمە ڕوو حەزەکەم شتێکی تر هەیە ئاماژەی پێ بکەم ئەوش ئەوەیە ئەو برایانەی ئەو بەڕێزانەی کەوا لەحنی جەلی واتە حرەکات ئەگۆڕن یان بۆ نمونە بڵین فتحەیەکا بە ضەممە کەسرێکا بە فتحە بە شێوازێک ئەی خوێنێتەوە ینی لوغەویەن هەڵەکە لوغەویەن هەڵی تیاکە ئەمە پێوترێ لەحنی جەلی یعنی بە خلافی ئەو مصحفەکە کە نووسراوە ئەی خوێنێتەوە حەقمان لەسەر قراءات نییە حتا بە قراءاتیش بڵێ وەڵا ئەمە قراءاتە قراءات لێرە ئێمە حەفزمان هەیە حەفز ئەخوێنین لەبەرەوە ئەوەی کە بە لەحنی جەلی خوێندبێتی دەرەجەی کۆنەکراوەتەوە و داخلی منافەسە نەبووە داخلی منافەسەکەمان نەکردووە بە داوای لێبوردنەوە لەبەرەوە ئێمە پێشتر ئاماژەمان پێکرد ئەوەی لەحنی جەلی بکە ناچێتە منافەسەکەەوە ئەمە یەک خاڵی دووەم تێبینیم بۆ ئەم شش خۆشەویستە ئەوەیە کە ئەو هەڵانەی کە کردویانە لە ڕووی تەجوید ئەحکامی تیلاوە و لە ڕووی وەقف و ئیبتیدا و لە ڕووی سەوت و نەغەم دووبارەی نەکەنەوە ئەبێ ئاگادار بن چونکە ئەم جار ئەم قۆناغە ورتر ئەبێ و بە شێوازێکی دەقیقتر هەڵسەنگاندنیان بۆ ئەکرێ جا بەشی دووەمی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە ئێمە خەڵکانێکی زۆرمان هەیە الحەمدولله دەستیان لە خێر و لە چاکە هەیە پێشبڕکێکی وا هاتوتە پێشەوە کە چەند قورئان خوێنێکی دەنگخۆش و چەند کەسێکی لێهاتوو بەتوانە لەم پێشبڕکێ نیشتیمانیە کە پێم وابێت بە یعنی یەکەم جۆرە و یەکەم جارە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنێکی کەناڵی ئاسمانی لە هەرێمی کوردستانە پێشبڕکێکی ئاوا بکرێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆیە داواکارم لە هەر خۆشەویستێک کە ئەتوانێت هاوکاری ئەو خۆشەویستانە بکات کە لە کۆتاییە پلەی باش بەدەستهێنن و خەڵاتی و پلەی یەکەم و دووەم و سێم بەدەستهێنن بتوانن هاوکاریان بکەن مادیەن و معنەویەن و هاوکاری مادیان بکەن بۆ ئەوەی زیاتر ببێتە هاندەر بۆ ئەوان کە زیاتر برەو بە قورئان خوێندنەکەیان بدەن چۆن لە وڵاتانی تریشە ئەم شتە هەیە لە قۆناغی دووەمە ئێمە 20 بەشدار بوومان هەبوو ئەگەر تەلەفۆنمان بۆ منە بۆ هەریەکێ لەو بەڕێزانم کردایە کە لە ستۆدیۆ ئامادە بووە بەلانی کۆن لەوچێت لەو 20 13 12 دانیان ئامادە بوون بەڵام لە ئێستا ئێمە 6 بەشدار بووی بەڕێزمان هەیە ناکرێت بۆ منە ئێمە اختیار بدەین دەست خۆیان بۆ ئامادەبوون و بەشداریکردنیان لە ئەگەرێکا لەوەی هەر شەشیان لە سەفرە و گەڕان و بۆ منە نەخۆشی و خوانەخواسە شتێکی لەو نوعە لە ئەگەرێکی وایە ئەبێ ئێمە خۆمان دوو کەسیان سەر پشکانە خۆمان دوو کەسیان بانگ بکەینە نێو ستۆدیۆ لە هەر ئەگەرێکی واشا کە ئەم شەش کەسە یەکێکیان ئامادە نەبێ بۆمیان یەک نەفەر بێت و دووەمیان نەیە بڕیاری ئێوە چیە بێ ئەی ناکرێت ئێمە اختیار بدێنە دەزەر شەش خۆیان لەوەچێ بەیانی هەر شەشیان پێیان بکرێت دوو بەیانی هەر شەشیان پێیان نەکرێت شتێکی لەو بابەتە ئەگونجێ لە شەش کەسا ڕوو بدە بەڵێ طبعا ئەوێ اختیار بەدەست خۆیان ببێت چونکە جاری وا هەیە حاڵەتێکی تاڕی ڕوئەدا ناتوانێ بێت ناکرێت ئێمە لە ڕووی تەندروستی اختیارێک لە ئاڵوگۆڕی بۆ یەکێکی دروستەوانی ئەتوانین بیگۆڕین بە کەسێکی بەڵام بۆ منە هەر شەشیان بڵێ ئێمە پێمان ناکرێت دوو بەیانی یەکیان بڵێ سێ بەیانی ئەمەیان مافی لەوە چە بەشداربوونیان لێ ئەسەنرێتەوە لە دوانیان کە خۆمان نابێت بە قوڕع بێ بە تیر و پشک بێ بە شتێک بێ خۆمان لەو ئەگەرە دوانیان ئەگەر لە حاڵەتێکە خوا نەخواستە یەکێک نەهات ئەو کاتە بە ڕاوێشکردن لەگەڵ دوو برای خۆشەویستمە بڕیاری لەسەر دەین ئایا کەسێکی تر ئەتوانین سەرخەینیان نە زۆر باش ئەو بە ڕاوێشکردن ئەکرێ ناتوانین پێمان دەڵێن کە کاتی بەرنامەکە تەواو بووە و خوای گەورە سەرکەوتوتانکە و هەمیشە بمان کاتە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی ئەم دینە و بۆ بڵاوکردنەوەی قورآنەکەی بە وەکو فەرمودەکەی تیرمیزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ پیتێ لە قورئان بخوێنێ
ئەوە یەک بەدە تا بەڵکو یەک بە حوسەدیش خێر و پاداشتی بۆ من ئیوادارم ئینشاءالله 23 ڕۆژ قورئان خوێندنی دووبارە هەتا دووبارەکردنەوەی لەلایەن بەڕێزان و خەت پچڕان و ئەم هەموو بەشدار بۆ بەڕێزەوە ئێوەی بەڕێز کە دووبارەتان کردوتەوە جەنابەت کە قورئانت خوێندووە ینی داوا ئەەکەین بە ئەندازێ ئەم پیتانە خوای گەورە پاداشت و چاکەش بۆ ئێمە بنووسەکە ئێمە لەم مانگی پیرۆزی ڕەمەزان لە خزمەت قورئانا بووین و هەوڵمان داوە قورئانی پیرۆز زیندوو ڕاگرین. من پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە داوا لە برای بەڕێزمان کاک مەحموود بکەین ئەویش هەندێک قورئانمان بۆ بخوێنێ. ینی لە سەرەتای هەموو بەرنامەیەکی گوڵزاری ڕەمەزانە قورئانی ئەخوێند و خەڵکێکی باش لە دەنگی ڕازی و بەڵام با ئێستا لە بەردەم ئەم لیژنە بەڕێزا و لە کۆتایی قۆناغی دووەمە گوێبیستی دەنگی برای بەڕێزمان کاک مەحموود بین و بەڵام دوایش گلەیم لێ نەکا لە دەرەوە. نا بەتاکید ئینشاءالله کاک مەحموود دەنگی خۆش کاک شێرنەت لە مەحفەلە تەحکیم ناکرێ لە مەحفەلات تەحکیم ناکرێت کاک مەحموود خەڵکی کەرکووک شەبێ لە مقاماتە قاڵ خوا موفقتانکە أجمعين إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها النبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم ومأواهم جهنم وبئس المصير. ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما فلم يغنيا عنهما من الله شيئا وقيل ادخلا النار مع الداخلين. وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون إذ قالت رب ابن لي عندك بيتا في الجنة رب ابن لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين. ومريم ابنة عمران التي أحصنت فرجها فنفخنا فيه من روحنا وصدقت بكلمات ربها وكتبه وكانت من القانتين. صدق الله العظيم. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆتایی قۆناغی دووەمدا بە خوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرین و ئینشاءالله لە سەرەتای قۆناغی سێمدا بە دیداری ئەوێ بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. هەر شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ و نزایەکی خێر بۆ ئێمە و لیژنەی بەڕێزیش بکەن. خواتان لەگەڵ خۆشەویستان.